سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا خوێندنەوەیەک بۆ کتێبێکی بەسوود دەکەین، کتێبی مەملەکەتی عیشق کە لەلایەن نووسەر ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە باز لە ژیانی تایبەتی نووسەری کتێبەکە دەکا، باسێک لەو ڕووداوانە دەکا کە لە سەردەمی گەنجێتیدا ڕووبەڕووی بۆتەوە. هەروەها کۆمەڵێک پند و ئامۆژگاری گرنگ لە خۆ دەگرێت کە پێویستە هەموو گەنجێک گوێگیری ئەم چیرۆکە بێت بۆ ئەوەی سوود لە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە ببینێت و لە ژیانی خۆیدا بەرجەستەی بکە. سەرجەم ڕووداوەکان ڕووداوی ڕاستەقینن، بەڵام نووسەر لە کتێبەکەدا ناوی کارکتەرە ڕاستەقینەکانی گۆڕیوە بۆ پاراستنی ژیانی تایبەتی کەسایەتی ڕاستەقینەکان. هەندێک ناوی ژوەکو خۆی دانراوە چونکە کاریگەری لەسەر ژیانی کەسایەتیەکان دروست ناکات. بۆ ئەوەی بەردەوام بین لە بڵاوکردنەوەی ئەم بابەتانە، بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن، هەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو کار و چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. شەوێک پارەم پێ نەبوو، چارەگێک ئارەق لە گیرفانی قەمسەڵەکەمدا بوو. خواردم دای لە مەعیدم، زۆر بێتاقەتی کردم. پارەی کاکە بڕوا و کاکە حەمەی تایاری بەقاڵ قەرزار بووم. ڕووم نەبوو بڕۆم هەندێک شت بهێنم بیخۆم. کوڕێکی هاوڕێم ناوی جەمال بوو بینیم. وتم: جەمال چی دەکەی، پارە و پێیە؟ جەمال: نەبەخوا هیچ شتێک شک نابم. تۆزێک بەسەر زادەی سیمەتریەکەدا لای گۆیژە دەگەڕاین و پیاسەمان دەکرد. گوێم لە دەنگی بڵندگۆی مزگەوتەکان بوو. مامۆستاکانی مزگەوتەکان قسەیان دەکرد و تاریان دەخوێن. مناجات بوو، دەنگی دەف و سرود لە گۆیژە و شەهیدان و تا دەگاتەوە توی مەلیک هەمووی ئاواز بوو. ئەو ناوچەیە یەک پارچە نور بوو. منیش وتم: جەمال ئەوە چییە ئەو فەرتەنەیە؟ جەمال: ئەی هەتی و نازانی مەولودنامەیە؟ وتم: مەولودنامە ئەوە نییە چێشت و گۆشت دروست دەکرێ؟ جەمال: با بەز لە مزگەوت وانییە. وتم: ئەی چۆنە جەمال؟ جەمال: لێرە گوێز و مێوژ و شەربەت و شتی وا دابەش دەکەن. منیش وتم: ڕاکە هەتی و با بڕوین بە شەمەزەکەمان بینین تا ماوە فریاکەوین. بڕوین بۆ کام مزگەوت باشە، مزگەوتی حەمەی حاجی ڕەشید یان شێخ عوسمانی سیرێ؟ هەردوو لا نزیک بوون لە گەڕەکی ئێمەوە. کە چوین بەرەو مزگەوتی شێخ عوسمانی سیرێ، هەر کە چوومە ژوورەوە نیوەی مزگەوت تەماشای منیان دەکرد و زۆر بەیان واقیان وڕما بوو. پێشتر مەعروف بووم لە گەڕەکەکەدا. چوونم بۆ مزگەوت زۆر ئاستەم بوو، بۆیە ئەوانەی منیان دەناسی چوونم بۆ مزگەوت زۆر بەلایەنەوە سیر بوو. منیش هیچ خۆم تێک نەدا و چووم لە دواوە دانیشتم پاڵمدا بە دیوارەکەوە بۆ ئەوەی کەس تەماشام نەکا. چاوەڕێم کە گوێز و مێوژەکە دابشکەن و ئیتر منیش بسمە دەرەوە. ئاگام لێبوو لای میحرابەکە لە تەنیش مامۆستا مەلا ئیسماعیلی دێرەی دنیایەک زەرفی مێژووی دانرا بوو. کاک دکتۆر حەسەنی حازی سابیر ئەو دەما فەقێ بوو، عەریف مەولود بوو، دەبوو ئەو تەوزیعی بکە، هەر نەهات. خەریب و دڵم ئەتەقی. بە هەر حاڵ ناچار چاوەڕێم کرد بۆ نەهامەتیش من نەمدەزانی کە پیاو بچێتە مزگەوت دەبێت چی بکە. نەمزانی جەمالیش چی بەسەر هات. لێم ون بوو، کەس حاڵی بە حاڵم نەبێ. زووش هەرسیم ئەبینی تەوقەی گەرمیان دەکرد. دەیان گوت کاک خەسرە و بەخێر بێ. وایان دەزانی عومەری کوڕی خەتاب هاتووە بۆ مزگەوت. منیش خەیاڵم هەر لای مێوژ و گوێز و نوقڵەکە بوو. دوای ئەوەی گوێز و مێوژەکە لە زەرفێکدا دابش کراو، من دوانم وەرگر، دانەیەکی حەقی خۆم بوو و دانەیەکشی بە گەندەڵی. بە هەر حاڵ وردە ویستم خۆم بدزمەوە و بێمە دەرەوە. لە پڕپیاوێکی زۆر بەڕێز بە ناوی کاک سەڵاح ستار هاتە لام و بە توندی دەستی گوشیم و تەوقەیەکی گەرم و گوڕی لەگەڵ کردم. کۆمەڵێک لاوی تر ئەهلی مزگەوتەکەی لەگەڵدا بوو. هەندێکیانم دەناسی و هەندێکی تریان یەکەم جار بوو بیان بینم. لەوانەی دەمناسین کوڕی گەڕەک و قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی بوون. لەوانە کاک ئاراس کە لە بیرم مابێ، کاک نەریمان، کاک ئەنوەر بە علوم حەدیث ناسرا بوو، زۆرێکی تر، کاک سابیر کە ئێستا پارێزەرە، کاک ڕێبوار شێخ خەلمارێنی کە بەردەوام لە فەیسبووکەکەمەوە بابەتەکانم شێر دەکا. ئەگەر هەڵە نەبم کاک ئازادی شێخ خەلمارێنی سەرنووسەری گۆڤاری خود لە دەوری یەک دانیشتین. لێرەشەوە سڵاوی خوای گەورە لە هەمویان بێت و
حرمەتی زۆرم بۆ ئەو باقەلاوەی یەکەم جار لە مزگەوتەکەدا ناسی و من هەموو ئەو کوڕانە خەڵکی مولتەزیم و بەڕێز بوون بە تایبەت مامۆسا سەلاح دەرچووی کولیەی شەریعە بوو لە بەغداد تا بڵێ پیاوێکی بە ئیمکانیەت بوو لە زانست و قسەکردندا دەرفەت کرایە بۆ قسە و منیش ویستم بڕۆمە دەرەوە پاییزێکی خۆشی سلێمانی بوو دەرەوە زۆر فێنک بوو لەسەر سەکۆی پێش میحرابەکە دانیشتین ئەو دەما سەر بەتاڵ بوو چاک نەکرابوو وەک ئێستا دوای ئەوەی بە خێرهاتنی من کرا و خۆشحاڵیان دەربڕی و یەکەم جار بوو منیش بە خزمەت ئەو خەڵکە بەڕێزە بگەم ناشم زانی جەمالی ڕەفیقم چی لێ هات جێی هێشت بووم دەست کرا بە قسە و منیش بە ئوسلوبێکی زۆر بازاڕی دەستم کرد بە قسە زوو کە قسەم دەکرد هەر دەموت بە شەڕەفم بە تەلاقی پێغەمبەر بێ ئەوەی یەک کەس لەو پیاوە بەڕێزانە قسم پێ ببڕن یان قسەیەکی ناشرین دەرحەقم بکەن چونکە من بە نەزانی کوفرەکەم دەکرد باسی دەروێشم دەکرد هەر لە خۆمەوە هیچیشم نەدەزانی ئەویش زاروبار لە مەجلیسی باپیرمدا گوێم لێ ببوو چونکە ئەو کۆنە دەروێشی شێخ عەبدولکەریمی کربچ نەبوو وتم کاکە ئێمە هەمومان ئیسلامین بەس ئەم ئیسلامیانە دنیایان تێکداوە بەسەریەکدا من حەز دەکەم بێم بۆ لاتان بەڵام کاکە خۆ منیش یەکێتیم و ئەوە نییە موسڵمان و هاتووم بۆ لاتان و نوێژ دەکەم بەخوا دەروێشی کاکە حەمەشم یەک دوو قسەی بێمعنای ترم کرد ئەو خەڵکە هەموو بێدەنگ بوون دوای کاک سەلاح ستار خوای گەورە تەمەندرێژی بکا کە دەستی کرد بە قسە سوبحان الله ئەو پیاوە دڵی منی کردەوە ئەوەندە بە ئەدەبەوە دەستی کرد بە قسەکردن ئەوەندە خۆش قسەی کرد حەزم نەدەکرد شەوەکە تەواو بێ باسی شرک و تەوحیدی کرد هەرچەندە بۆ من وەکو ئەوە وابوو گوێز و مێوژم بۆ بژمێرن قسەکانی بەڕاستی چوونە ناو مێشکم دوای لە قسەکانی تێگەیشتم خۆ حافیزیەکی گەرمیان لە من کردو منیش بە کۆڵانی مزگەوتدا هاتمە خوارەوە لە کلاوەیەکدا دانیشتم تۆزێک لە عارەقەکەی کە پێم مابوو لەگەڵ مێوژ و گوێزەکە خواردمەوە بەڵام کە ئابە و خەمۆکیەک گرتمی لە ژیانم داشتی وان بە خۆمەوە نەدی بوو هەر کات بێزار دەبووم دەگیریام یان بە مەشروب خۆم مەشغوڵ دەکرد بۆ ئەوەی خەمەکانی خۆم بیرسێتەوە من ئەو دەما هەموو ژیانم فشقیات و گۆرانی و ئەم سەر و ئەو سەری گەنجێتی بوو لەو سەریشەوە بێزاری و بێتاقەتی عیشقی لە دەستدانی خۆشەویستەکانم بوو چوومەوە ماڵەوە ننکم یادی بەخێروتی ئەوە بۆ عەبوسی دیسان پارەت پێ نییە؟ وتم لە مزگەوت بووم مەولود نامە بوو حەز دەکەم بخەوم ننکم وتی چی؟ کەری کێ تۆپیوە تو چوویتە مزگەوت وەڵامم نەداوە زۆر بێزار بووم نەشم دەزانی چییە کە سرم کردە سەرسەرین تەنها یەک شت بە مێشکمدا هات ئەویش ئەدەب و حورمەتی ئەو خەڵکەی مزگەوت و جیاوازی لەگەڵ ڕەفیقەکانی سەرمێز و سەرزادەی سیمەتریەکە کە هەمیشە خەریکی قسەی بێمەعنا و گۆرانی وتن و شەڕە جنێوە بووین دوای ئەم کچ و ئەو کچیش کەوتە بووین بەیانی هەڵسان باپیرم وتی کاکە گوێم لێ بوو وتت لە مزگەوت بووم وتم بەڵێ باپیرم وتی کوڕم هەر ئیشێکت کرد بە پیاوانە بیکە یان مەڕۆ مزگەوت وتم ئاخر بابا زۆر تاوانبارم تۆ بڵێ خودا لێم خۆش بێت باپیرم وتی خوای گەورە خوای خراپەکارانە پێش چاکەکاران ئەو خوایە تەنها ڕازگۆیی دەوێ کە ڕازگۆ بوویت بە پاکی گەڕایتەوە بۆ لای دڵنیا بەلێت خۆش دەبێ قسەکەی باپیرم زۆر کاریگەری لەسرم دروست کرد وتی خوای پەروەردگار خوای خراپەکارانە پێش ئەوەی خوای چاکەکاران بێ هەڵسام خۆم شۆرد و دەستم کرد بە نوێشکردن و زۆر پاڕامەوە کە ئیتر کاری خراپ ناکەم بڕیارمدا واز بهێنم لە هەرچی شتی خراپە لە ژیانم 3 ڕۆژ لە ماڵەوە نەچوومە دەرەوە دەستم کرد بە نوێشکردن و تەحلیلە و خوێندنی جوزئی عامە و ئیتر سۆفی بە حاڵم نەبێ لە ماڵ نەدەچوومە دەرەوە ننکیشم لە خۆیەوە بڕیاری دەرکرد کە من شێت بووم ننکم بە باپیر میوت حەمە خەسرە و شێت بووە فریایکەوە یان بە ئامین بڵێ با دوای شتێکی لێ نەیەت کە ئامین دایکی خەسرە بوو بەخوا ماڵی حەمەی سەعی حەیامان دەمن حەمەی سەعی باپیرمە لە تەڕەفی باوکم واتە باوکی باوکمە دوای خونچە حەیامان دەبا دایە خونچەش نەنکمە هەمویان بە ڕەحمەت بن منیش کە گوێم لەم قسەیە بوو پێشتر عاقڵ ببووم بەڵام دیسان شێت بوومەوە 1001 جنێوم دا و خۆم گۆڕی وتم ئەوە هەر نوێژ ناکەم ئیتر ئینجا ڕووم کردە پەروەردگار و وتم
من ویستم لەگەڵ تۆ ببم بە ڕەفیق، واد لێکردن کە بە من بڵێن شێت. ئەوە ئێستا ئەسم بۆ نادی تێڕ و پڕ دەخۆمەوە. من و تۆ ڕەفیقایەتیمان تێکچوو، خەتای منیش نییە. چوون بۆ نادی هێشوو لە ئەسحابە سپی. خاوەنی نادیەکە ناوی هۆگر بوو. وتی: ها سوورە، چەند ڕۆژە دیار نیت؟ وتم: لای خوا بووم، وا هاتووم بۆ لای شەیتان. هۆگر زۆر زل بوو، لە منیش گەورەتر بوو، بەڵام هەندێک قسەی لێ قبول دەکردم لەبەر ئەوەی کوڕە شەهید بووم. چوم تێر و پڕم خواردەوە، خەیاڵ بووم بە فایەقە ڕەشەوە. گرتم ئەو دەما بەرپرسی ئاسایشی سلێمانی بوو لەسەر لیستی پارتی. تا بازاڕی دیلان هاتم بۆ لای کوڕێکی ڕەفیقم، لە خۆم هیچ و پوستر بوو، ناوی سەباحی عەبەی سەلاجە بوو. دانیشتم دەستم کرد بە جنێودان بە فایەقە ڕەش. ئەوەندەم جنێودا تا ئاسایشی محتەرەم هاتن بۆ لام و وتیان: لە ئاسایش بانگت دەکەن. ئەوەندەی تر جنێومدا، ئەوانش کەوتنە گیانی منیش دەمانچی قەلەباسکە میکارۆفەکەم پێ بوو. تەقەم کرد و ڕام کرد و خۆم کرد بە ماڵی حازی فەلاحدا و دەرگاکەیانم کردەوە. کەس ئاگای لێ نەبوو. نزیک بوو لە گەڕەکی پیرە مەنسوور، سەر و بازاڕی دیلان، یان جوانتر بڵێم سەر و مزگەوتەکەی بەرامبەر ئەو بازاڕە. دەمانچەکەم شاردەوە، بەڵام عەزیەتم پێگەیشت بوو. هەندێک مامەوە. کاک نەسڕوڵڵا بە ڕەحمەت بێ لە ماڵەکەی هاتە دەرەوە وتی: ئەوە چییە؟ وتم: شەڕم کردووە. چوومە ژوورەوە بۆ ماڵی کاک نەسڕوڵڵا. کەس لە ماڵ نەبوو. کاک نەسڕوڵڵا پیاوێکی زۆر بەڕێز بوو. زانیم لەسەر پێ و ئەویش دەڕوات. دوای دەم و چاوشتن هاتمە دەرەوە. پێشم وت دەمانچەکەم شاردۆتەوە. وتی: بۆم بێنە. دام پێی و ئەو بۆی هەڵگرتم. هەزار ڕەحمەت لە گۆڕی. چوون بۆ لای عوسمانی سەر و پێ. ئێواران سەر و پێی هەبوو. بێ ئێوە ناخۆش بە خوێن و جلی دڕاوەوە تێر و پڕ سەر و پێم خوارد. بەڵام نەمدەزانی وەزعەکە چۆن بووە. ئاسایشەکان باشیان لێدا بووم. منیش باش لەگەڵیان هاتبوومە دەست. بەسەر خۆشیش یەکێکیانم بەکەل کە دەمانچە داغان کردبوو. ئاسایش بە شوێنمدا دەگەڕان. تۆزێکی پێچ و مەفرەزەیەکی ئاسایش لە سەر و پێخانەکەدا دابەزین. منیان برد، قسەم نەکرد. بردمیانە لای کەسێک پێم وابێ عەمید بوو. ناوی کاک نەزاد بوو، پارتی بوو لە ئاسایشی سلێمانی. خوا هەڵ ناگرێ، زۆر بەڕێز بوو. بەڵام مفەوەزێکی لێبوو ناوی عومەر بوو. لاڵ بوو، زۆر خوێڕی بوو. ئەو کەسا دەفتەرێکی بەرگ ڕقی پێبوو. بیستبووی لە ئاسایشە پارتیەکانم داوە. یەک دەفتەری بەسرمدا کێشە. 2 سەعات سزن کرام. دکتۆر کەمال شاکری یەکێتی مامۆستا شاهۆی ئاگادار کردبووەوە کە من گیراوم. ئەم بەرپرسانش هەموو ڕەفیقی باوکم بوون. دوای 2 سەعات بانگیان کردم بۆ لای مامۆستا شاهۆ. نەسیحەتی کردم و ئەو کاک نەزاتەش کارەکەی بۆ ئاسان کردم، ئازادیان کردم. ئەوەی لێرەدا گرینگە باسی بکەم ئەو 2 سەعاتی زیندانی ناو ئاسایشە. بەجلی دڕا و سەر و گوێلاکی خوێناویەوە چوومە زیندان. ئەوێ زۆر قەڵە باڵغ بوو، کەس جێگای نەکردمەوە. خۆی قاعەکەش هەر زۆر بچووک بوو. کوڕێکی زۆر قۆز و جوان خاس و ڕیشپڕ. بانگی کردم و وتی: وەرە لای من دانیشە بزانم بۆچی گیراوی. منی ژوام زانی وەک خۆم وایە. وتم: کاکە سەرخۆش بووم لەگەڵ ئاسایشەکاندا بووە شەڕم. ئەم کوڕا چەند قسەی جوانی بۆ کردم خوایە. وتی: کاک خەسرە، مرۆڤ تەمەنی بەشی خۆشەویستی ناکە، چۆن شەڕی پێدەکا؟ وتم: ئەی تۆ بۆ گیراوی؟ وتی: لەسەر شوبهە. ئیتر نەمپرسی لێی شوبهەی چی. ئەوەندە قسەی بۆ کردم حەزم دەکرد هەر زیندانی بم. ئەوەندە قسەکانی خۆش بوو. ناوی سەیوان بوو، یەکێک بوو لە پێشمەرگەکانی حەرەکە. لە ئاسایش زیندان بوو. لە دوای شەڕەکەی مابوویەوە و گیرا بوو. بەهەر حاڵ لە قسەکانی کاک سەیوان لە داهاتوودا و لە باسەکانی تردا کاریگەری ئەو 2 سەعاتە ڕوون دەکەمەوە. کە بانگیان کردم بە ئاشکرا وتم: کاکە دەمەوێت لە زیندان بم. هەموو خەڵکی ناو زیندانەکە دەستیان بە پێکەنین کرد. بەربووم هاتمەوە بۆ ماڵەوە. بۆ بەیانی لە کۆمیتەی 3 بەشی کاسبکاران بانگ کرام. ئەو دەمە ئەندام پۆل بووم لەوێ لای مامۆستا عەبدوڵڵای حازی سەعید کە ئێستا نوێنەری مامزەلالە بۆ کاروباری بازرگانی. ئامۆژگاری کردم و وتی: تۆ لە مەولا ئیشت گەورەترە لای ئێمە. بەڕاستیش من یەکێتیم ئەو دەما لە هەرچی شتا خۆشتر دەویست. بۆ؟ نازانم. ڕەنگە هۆکارەکەی ئەوە بوو بێت کە زۆرێک لە هاوڕەکانی باوکم یەکێتی بوون.
بە هەر حاڵ چوومە ناو دەستگاکانی یەکێتی و زیاتر دەستم کردەوە بە ئیش و کار. دوور کەوتمەوە لە ئەهلی مزگەوت. لە دوای چەندین دانیشتن لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا زیاتر ئێمە لە ڕووی ڕێخستنەکانی یەکێتی و کارکردنی ڕێکخراوەی زۆر بەهێز بووین. ئەو ماوەیەش بەهۆی مامۆستا ئومێد ئاشنا یادی بەخێر هاوڕێکی باوکم بوو، کەسێکی ڕۆشنبیر و نووسەرێکی بەناوبانگ بوو. هاوکاری زۆری منی کرد بۆ پێگەیشتنم. جار و بار ژیان نامەی شەهیدانی یەکێتیم دەنووسیەوە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ لە پەڕی کۆتایی یان پێش کۆتایی بڵاو دەکرایەوە. ئەو دەمە مامۆستا مستەفا ساڵح کەریم سەرنووسەر بوو. یەکێتی و بە تایبەت مامۆستا عەبدوڵڵا و کاک کەمال کوردی بەرپرسی کۆمیتەی دوو و کاک بەرزان و بە تایبەتتر مامۆستا ئومێد ئاشنا منیان بەرز کردەوە بۆ ئاستێک کە لە تەمەنی من بەرزتر بوو. بەڵام کێشە لەوەدایە تەمەن لەگەڵ عەقڵی منداڵیدا ڕێنەکات، هەرگیز عەقڵێکی ساغ و تەندروست نابێ لەگەڵ تەمەنەکەدا بگونجێت کە زۆری وەرگر منداڵی لە دەست ئەدا کە پێشن نەبەخشی گەمژە دەردەچێت. پێویستە پێوانی تەمەن ڕابگیرێت و بە گوێرەی تەمەن منداڵ بەخێو بکرێ. چونکە من بۆ خۆم هەرچەندە توانای زانیاری وەرگرتنم هەبوو، بەڵام ڕۆحی مڕاهقی و سەرشێتی لە ناو جەستە و مێشک و ژیانی مندا قوڵپی ئەدا. ئەمەش هۆکارێکی زۆر گەورەیە کە مامەڵە لەگەڵ تەمەن نەکرێ. من لەبەر ئەوەی کوڕە گەورە بووم، مامەڵەم لەگەڵ تەمەنی 50 ساڵدا دەکرد. لە کاتێکدا خۆم 18 بۆ 19 ساڵ بووم. تەمەنی منداڵیم لە دەستدا بوو. دەبوو هەمیشە لە مەجلیسی پیا و ماقوڵاندا دابنیشم. دەچوون بۆ یاری، هەموو دایانوت عیب ناکەی تۆ کوڕە گەورەی ماڵیت چۆن دەچی دیاری دەکەی. ئەو کاتانەشی کە باوکم مابوو هەر خەریکی میوان بەڕێکردن و پێڵەو جوودکردن و چاگێڕان بووین، یاخود حیمایی باوکمان بووین. ئەمە ژوای کردبوو منداڵیمان بە تەواوەتی لە دەستدا بوو. جاری وا هەبوو حەزمان لە فیلم کارتۆن بوو، خێرا هەڵیان دەستاندین دەیانوت ڕاکە میوان هات. من لە داخی میوان و پیاوی قسە زڵ و قەڕەباڵغی هەموو منداڵیم لە دەستدا. 14 ساڵ بووم دەوری پیاوی 40 ساڵیم دەبینی. لاشە و ڕوخسارمان منداڵ بوو، بەڵام عەقڵ و مامەڵەمان گەورە بوو. ئەمە بووە هۆکاری ئەوەی لە کاری ڕێخستندا زۆر سەرکەوتوو بم لەناو ئەو حیزبەدا. تەنانەت دەسوومە کەرکووک زانیاری دروستم دەهێنایەوە بۆ ئەو حیزبە. لەو هێڵەی کە کارم دەکرد لە ناو ڕێخستنەکانی یەکێتی پەیوەست بوو بە خودی تاڵەبانیەوە و ئەو سەردەما بەو شێوەیە کار دەکرا. هەر لەو سەردەمەوە نازناوی ماکوانم بۆ دانرا لەلایەن مامۆستا عەبدوڵڵای حاجی سەعیدەوە. دەسوومە کەرکووک بۆ کڕینی مەعجونی ددان و کرێمی ڕیشتاشینی ئادەم و شامپۆی سنسن. ئەو جۆرە مادانە لە سلێمانی پارەی دەکرد. وردە وردە دەستم کردەوە بە کاسبی. لە کەرکووک زانیاریان پێدا بووم کە ئەمن و جاشە کوردەکان لە ناوچەی مەجیدیەی کەرکووکن. منیش دەسوومە ئوتێلێک بە ناوی سەیفت دەولە. زۆر جاریش بۆ خواردنەوە شەوان دەسوومە بازاڕی ئوتێلێک لە کەرکووک بە ناوی قەسر کەرکووک. لەگەڵ کەسێک ئاشنا بووم گۆرانی بێژ بوو، بەڵام کۆنە تەواڕی بوو بە ناوی مستەفا ڕەئوف. بە هۆکاری ئەوەی شەوێک گۆرانی وت زۆر ناخۆش بوو. منیش ئەو شەوە خەیاڵم خۆش بوو، هەستی کوردایەتیم بەرز ببووەوە. لەناو ئەو هەموو بەعسی و عەرەبانەدا چووم وتم یارمەتی هەیە منیش گۆرانیەک بڵێم؟ مستەفا ڕەئوف وتی ئاساییە. منیش بە دڵی خۆم گۆرانیەکی مام لێم وت بە ناوی فاتمۆکێ. بۆ بەیانی تەماشای گیرفانم کرد. 650 دیناری تەزویری تێدا بوو، هەمووی 50 دیناری بوو. تومەس شەو شاباشان دابوومێ. بەیانیەکەی چوومە سەیدەلیەکەی مەزیدیە بۆ شت کڕین. لای خاوەن سەیدەلیەکە مستەفا ڕەئوفم بینی. مستەفا ڕەئوف وتی کاکە ئەم شەو پشت ئێمە چکان بەو گۆرانیە. وتم بۆ؟ وتی 25 دیناریان بۆ ئەهێنای هەر ئەدوت من 50 وەردەگرم. لەو کاتەوە ناسینێکی سادە و ئاسایی لەگەڵ مستەفا ڕەئوف دروست بوو. بەردەوام من هاتوچۆی ئەو ناوم دەکرد. چەند جارێک لە سلێمانیەوە دەڕۆشتم بۆ ئەوێ. پاشان بەغداد لە ڕێگەی جەبارەوە زۆر جار دەگەڕامەوە بۆ کفری و کەلار و ئینجا سلێمانی. کەرستەکانم لە ڕێگەی لۆریەکانی ماڵی شێخ عەبدولقادری کوێسەوە دەگواستەوە بۆ سلێمانی. ئەوان هاوکاریان دەکردم. لەو سەفەرانەوە زانیاری باشم بەدەستهێنا بۆ یەکێتی. بە هۆکاری کڕین و فرۆشتن لەگەڵ کوڕێکی خەڵکی کەرکووک کە ناوی عەدنان بوو لە سلێمانی ئاشنا ببووین. کوڕێکی زۆر باش بوو، منداڵکار بوو، کوڕێکی جوان خاز بوو، برایەکی بەدەستی بەعس کوژرا بوو.
بەبوونەی ئەوەوە دوکانەکانی کەرکووک شارەزا بووم، بە تایبەت بایەعەکان کەشتی کۆنیان لامابوو دەمان کڕیەوە. ڕۆژێک چووم بۆ لای تەماشام کرد، زۆر بێتاقەت بوو. وتم عەدنان ئەوە چییە؟ وەڵامی نەدامەوە. منیش تۆزێک بە کەرکووکی قسەی خۆشم بۆ کرد. وتم حیاتم دەبڵێت چییە؟ عەدنان وتی ڕەعەت تەکلیفی ڕابواردنی لێ کردووم، لە بەرچاوی دووسێ ئەمنی تردا دەستی بۆ بردم، منیش ڕام کرد. پاشان دەستی کرد بە گریان. زۆر تووڕە بووم، بە جۆرێک ڕەشایی لە چاومدا نەما و هەمووی سپی بوو. وتم عەدە دەمانچە کلاشکۆف RPG هیچ شتێک شک دەبیت؟ عەدنان وتی دەمانچەیەکمان هەیە، ئی کاکەمە لە ماڵەوەیە. منیش وتم چییە؟ وتی تۆ کاریۆفە. وتم کەڵک ناکە، چونکە عادەتەن ئەوانە کۆنن، دەردی کەڵکیان لای خۆمە، خۆمی نەکوشتووە بۆیە دەترسام. وتی نا زۆر جوانە و تازەیە. وتم چەند فیشەگی لەگەڵدایە؟ وتی یەک شانەیە. ئەم زانی کە کەمە، بەس ئەوەندا تووڕە بووم خێرا چوین هێنامان. بە عەدنانم وت بڕوا بۆ سلێمانی. کابرایەکی خەڵکی سلێمانی لە کەرکووک بوو، سۆپەرێکی پێبوو، گرتم بە خصوصی بۆ بەغداد. وتم کەی هاتم بمبە بۆ بەغداد، بەڵام نەجوڵێ لە نزیک چایخانەی مەزیدیە دامنا. وتم ئەگەر شەو و ڕۆژی پێچوو نەجوڵیت، خوا هەڵ ناگرێ وتی بێخەم بە. عەدنان ڕەعدی نیشاندام. پێشتر ئەوە وتبوو بە عەدنان ئەگەر گیرامیان کوژرام بە کەس نەڵێ، تەنها مامۆستا عەبدوڵڵا حاجی سەعید نەبێ کە بەرپرسی خۆم بوو. 9,000 دینارم پێبوو دامێ بیباتەوە بۆ سلێمانی. 9,000 دینارم پێبوو دام پێی بیباتەوە بۆ سلێمانی تەسلیمی دایکمی بکە. چوومە ناو چایخانەی مەزیدیە. ڕەعد یاری دەکرد لەگەڵ کۆمەڵێکدا. دانیشتم داوای چایەکم کرد بە دەنگی نزم. دەنگم بەرز نەکردەوە بۆ ئەوی سەرنجی کەس بۆ لای خۆم ڕانەکێشم. بێدەنگ دانیشتم، پشتم لەوان بوو. دەمان چشم لە ناو تەکسیەکەوە خستبووە سەر پێ و ئامادەی تەقە بوو. بەس تەنها ترسی وەستانی دەمانچەکەم هەبوو لەو کاتەدا. ئەگینا هیچ ترسێک لە دڵمدا نەبوو. لە مەشغوڵی ئەواندا بەدەم قاقای پێکەنینیانەوە و بە دەنگی بەرز قسەکردنیان لولەی دەمانچەکەم کردە ڕەعد. هەر ئەوەندەم زانی تەقم کرد. چاوم هیچی نەبینی تا دەمانچەکە فیشەگی تێدا بوو، تەقاندم و ڕام کرد. شڵەژام دام نابوو خۆم بکەم بەلای چەپی چایخانەکەدا، بەڵام لە تاو شڵەژاوی بەرەو لای فندق سێفت دەولە ڕۆیشتم. خەڵکی ئەو ناوچەیەش منیان دەناسی. ئەو دەمە نێوانی فندق سەیفت دەولە و قەسەر کەرکووک چۆڵ بوو، کەلاوە بوو، بەڵام سیاس کرابوو بە بلۆک، هەڵچنرا بوو. خۆم فڕێدایە ئەو دیو لەبەر شپرزەی و شڵەژاویم خۆم کردەوە بەناو قەسر کەرکووک. و لە پڕ مستەفا ڕەئوف دێت لە نزیک چێشخانەکە وتی چییە کاک خەسرە و بۆ شڵەژاوی؟ وتم شەڕم کردووە لەگەڵ ئەمن و تەوارەکاندا، بم پارێزە لە دەستیان. هەرچەندە من بیست بووم ئەو کەسە خۆی تەواڕی و بەعسیە، بەڵام زۆر پیاوانە منی لە چێشخانەی قەسر کەرکووکەوە بردە دەرەوە. تا بردمیە کۆڵانەکانی پشتەوە سواری تەکسی بووم بۆ جێگەی ئەو سارەی کە گرت بووم. بەکرێ بەرەو بەغداد ڕۆیشتم. دەمانچەکەم دایە سایەقەکە کە بە پارە بۆم بێنێتەوە بۆ سلێمانی. سوپاس بۆ خوا سەرکەوتوو بووم. ئیتر من لەو کاتەوە نەگەڕامەوە بۆ کەرکووک تا ساڵی 2004 لە ئەوروپاوە چوومەوە بۆ کوردستان. لە دوای ئەوەی کە کەرکووکم بەجێ هێشت، هیچ زانیاریەکم نییە کەسی ڕوویداوە و کێ بەرکەوتووە. لەو کاتەی خۆم فڕێدایە ناو کەلاوەکە قسەی کاک سەیوانم بیرکەوتەوە. لە زیندان فێری ئەوەی کردم کە خوام خۆش بوێت، لەبەر خۆشەویستی خۆی داوای شتی لێ بکەم. تەنانەت فێری کردم خوای پەروەردگارت لەبەر بەهەشتەکەی خۆش نەوێ، بەڵکو خوام لەبەر زاتی پیرۆزی خۆی خۆش بوێت کە ئەڵڵایە. لەو کاتە پەیمانمدا بە خودا وتم خوایە نامەوێ بم پارێزی، بەس داوا لێ دەکەم ئەگەر مردم لێم خۆش بیت، تۆ لە دڵمدا بە تەنها لێم خۆش بە. ئەگەر مام و ژیام وعد بێت کارێک ناکەم تۆ پێت ناخۆش بێ، جارێکی تر من نابینیتەوە لەسەر کاری خراپە. هەر لەوێدا تۆبەم کرد، خۆم ئامادە کرد بۆ مردن. خوای پەروەردگار پاراسمی. لەو کاتەوە دڵنیا بووم لەوەی کە خوای گەورە سپاردا زایە ناکە، بەڵام بە ڕاستگۆیانە داوام لێ کرد. زۆر بە سادقانە داوام کرد، بۆیە خودا پاراستمی. دوای ئەوی بەغدادم بەجێ هێشت و گەڕامەوە بۆ سلێمانی تا ئێستا نەمدیوەتەوە. دوای گەڕامەوە
ویستم باسەکە و ڕووداوەکەی کە ڕوویدا بوو بیکەم بە ڕاپۆرتێک و بەرزی بکەمەوە بۆ سەروی خۆم لە ڕێگەی مامۆستا عەبدوڵڵاوە. ئەو شەوەی کە نووسیم خستمە گیرفانی کراسەکەمەوە، لە ماڵی نەنکم نەخەوتم، بۆ بەیانی لە بیرم چوو لە گیرفانم دەری بهێنم. دایکم وتی جلی پیست هەیە بۆت بشۆم؟ وتم کراسەکەم پیسە، چونکە دایە گەورەم توانای نەبوو بەدەست بیشوە. ئەوەی کە لێرەدا نووسیومە لە شێوازی ڕوودانی ڕووداوەکە ئاواش بۆ دەستگای خۆمم نووسی بوو. دایکیشم جوان خوێندبوویەوە، ئیتر چاوی پڕ ببوو لە گریان کە من چەندە کاری ترسناکم کردووە. دەست بەجێ هەستا بوو تەلەفۆنی کردبوو بۆ چەند بەرپرسێک و چەند کەسایەتیەکی دیاری یەکێتی. تەلەفۆنی کردبوو بۆ کاک بەکری حازی سەفەر خوا لێی خۆش بێ. کافەخانی خێزانی هەڵی گرتبوو، خوا لەویش خۆش بێت. کاک بەکر لەوێ نەبوو. دواتر تەلەفۆنی بۆ مامباخەوان کردبوو، واتا کەسایەتی ناسراوی پێنجوێن، حەمەی دەروێش حەمە ساڵح. ئەویش دەست نەکەوت بوو، دادە ئایشێ هەردووکیان بە ڕەحمەت بن وتبوویان کاکە هەموو خێزانی لە پێنجوێنن. ناسار تەلەفۆن دەکا بۆ کاک حەمەی حازی غالی کە ئێستا بەرپرسی ناوەندی مەکتەبی کۆمەڵایەتی یەکێتیە و جەنابیان لە ژیاندایە. وەزعەکەی تێدەگەیەنێت بە گریان و بە تووڕەی بە کاک حامید حازی غالی دەڵێت وەک باوکیم لە دەستووە با کوڕەکەشم لە دەست نەسێت. کاک حامید پیاوێکە لەوانەی کە زۆر دۆستی باوکم بووە و نزیک بوون لە یەکەوە. ئێمەی وەک برازا تەماشا کردووە، ئێستاش هەروایە. ئەویش تەلەفۆن دەکا بۆ مامۆستا عوسمانی کانی پانکە و بۆ کاک عەبدوڵڵای حاجی سەعید کە من کاری ڕێخستن نەکەم و دوورم بخەنەوە. لە دوای ئەوە یەکێتی وازیان لە من هێنا. ئەوە ڕاستیە من دەیڵێم کە خەڵکی یەکێتی لە دڵسۆزی و وەفا و پیاوەتیان بۆ باوکم منیان دوورخستەوە لە خۆیان. منیش دەڵێم ماڵتان ئاوا بێت، دنیایەک مەمنونتان بوو. دیسان ڕووم کردەوە هەمان مزگەوت کە بە سەرخۆشی ڕووم تێکرده بوو. چوومەوە خزمەت ئەو پیاوە بە ڕێزانەی پێشتر و هاتنەوە بەرەو ڕووم. ئەم جارە هەروەک موسڵمانێک، بەڵام ئەم جارە نەیانهێش بسمە دەرەوە. بە تەواوەتی ئولفەتیان دامێ و منیش دڵم لایەن بوو. بە تایبەت مامۆستا سەلاح ستار کە زۆر شتی فێری من کرد، خوا پاداشی بداتەوە. لە خۆشیاندا هەموو شەوێک دەچوون بۆ مزگەوت. ئەو دەما نێوانی بزوتنەوە و یەکێتی باش ببوو. مزگەوتەکان دەرس و دەوریان تێدا دانرا بوو و مزگەوتی جیهادیش هەبوو. هەموو ڕۆژێک دەڕۆشتم بۆ مزگەوت فێری قورئان خوێندن و فێری ڕەوشت و فێری ڕۆشنبیری ئیسلامی و بیر و باوەڕی ئیسلام و ژیانی پێغەمبەر و ژیانی هاوڵان دەبووم. بەردەوام بووم لەگەڵیان، دەقیقەیەکم بە فیڕۆ نەئەدا، چونکە لە ناو تاریکیەوە دەرچووم ڕووناکیم دۆزیەوە. ئەوەی تاریکی نەبینێت چێژی ڕووناکی نازانێ. هەموو شەوێک دەرز هەبوو. بیرمە شەوانی شەممە مامۆستا تاریق ژیانی پێغەمبەرانی دەوتەوە. یەک شەممە کاک ئاوا ژیانی هاوڵانی پێشکەش دەکرد. دوو شەممان کاک سەلاح ستار بیر و باوەڕی ئیسلامی هەبوو. سێ شەمان مامۆستا عوسمان دەرسی تەزویدی هەبوو. چوار شەمان مامۆستا حەسەنی حاجی سابیر فقهی ئیسلامی ئەوتەوە. پێنج شەمانیش کاک ئەنوەر علوم حەدیثی ئەوتەوە. جومعانیش کاک سەلاح ستار بوو دەرسی عامی هەبوو. لە مزگەوتەکانی تریشەوە خەڵک دەهات، باسی بەنی ئیسرائیلی دەکرد. سوبحان الله، ئەم مزگەوتە زانکۆیەکی پەروەردەیی بوو. بیرمە نەیان دەهێژ مامۆسایەکی تر دەرس بڵێتەوە. ئەویش کاک ئەنوەری حاجی فەتاح بوو. من مەجالێکشم دروست کرده بوو، دەچووم بۆ لای ئەو دەرسم دەخوێن. نەم دەزانی بۆچی ناهێڵن، وام دەزانی زیرەک نییە، بەس دوای بۆم دەرکەوت مەسەلەکە حیزبایەتیە. جەماعەتی نەهەزا ڕێگەیان نەئەدا یەکگرت و دەرس بڵێتەوە، چونکە یەکگرتوەکان نەیان دەهێش لە مزگەوتەکانی تر نەهزەکان دەرس بڵێنەوە. ئیتر شەڕە دەرس بوو، بەڵام سوودی بۆ من هەبوو، واتە هەموو هەفتەیەک دەرس هەبوو. من دەڕۆشتم بۆ لای ئەو کاک ئەنوەرش دەرسی ئیزافیم دەخوێند. تومەز ئەوانەی کە دەرس دەڵێنەوە هەمویان نەهزەکان بوون، نەیان دەهێژ نەحەرەکە نەیەگرت و دەرس بڵێنەوە لە مزگەوتی شێخ عوسمانی سیرێ بێزگە سۆفی و نەهزە. لە مزگەوتی حەمەی حاجی ڕەشید نەهزەکان بۆیان نەبوو دەرس بڵێنەوە بێزگە لە یەکگرتو. لە هەوارە بەرزە حەرەکە و نەهزە بۆیان هەبوو یەکگرتو بۆی نەبوو. لە هەوارە بەرزە حەرەکە و نەهزە بۆیان هەبوو، یەکگرتو بۆی نەبوو. لە مزگەوتەکەی مامۆستا شەماڵ موفتی خوای گەورە لێی خۆش بێ تەنها یەکگرتو بۆی هەبوو، ئیتر حیزبایەتێکی بێتام هەبوو. ئەو هەموو زانست و زانیاریانە دەسونە ژێری هەژمونی حیزبایەتی.
لە دوای ئەوەی ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستیم بۆ ئیسلام زیاتر دەبوو، ڕووناکی ئیسلام تاریکی دڵم و هەناومی ڕۆشن کردبووە. چونکە تا مرۆڤ زۆر تینوو نەبێت چێژی ئاو ناکات تا تینوێتیەکەی بشکێنێت. منیش بۆ خۆم دەمزانی پێشتر لە چ گێژاوێکدا بووم. سەرباری هەمووی ڕۆژ بە ڕۆژ جیهان بینینی من دەگۆڕا. هەموو ڕۆژێک بەرفراوانتر دەبوو. دیدم بۆ گردون و ژیان و مرۆڤ و دەسەڵات واڵاتر دەبوو. لێرەوە هەستم کرد ژیان ئەو شانەوگەریە هیچ و بێمانایە نییە کە من پێشتر لی تێگەیشت بووم، بەڵکو ژیان سێبەرێکە و منیش ڕێبوار. ئەو نەدەم پێویستە تا لەم ژیانەوە دەسم بۆ دنیای خولود. ڕۆژانە وانەی ئاینیم دەخوێن. هەر مامۆستایەکم بدیبایە دەمود ئەوە دەرسێکم پێ ناڵێیتەوە. بۆ نمونە بێزگە لە مزگەوتی شێخ عوسمانی سێرێ دەچوم بۆ مزگەوتەکانی تریش. پاشان بە ڕۆژدا وانەیەکم لای مامۆستا مەلا ئەحمەدی بن تەبەق دەخوێند. ئەربعینی نەوەویم دەخوێن لەگەڵ فەتح القەریب. دەرسێکی ترم لای کاک سەباحی برای کاک سەلاح هەبوو، ئەویش تەفسیر بوو. وانەیەکی ترم لای مەلا حەمومینی باخی هەبوو لە مزگەوتی کانی ئەسکان، باسی عەقیدە بوو. لە مزگەوتی حەمەی حاجی ڕەشید لای مامۆستا جەلال فەقێ، مامۆستا موسا و مامۆستا ئیسماعیل بوو. هەموو جوورزانی و زمانی عەرەبی و تێگەیشتن لە بانگەوازم دەخوێن. سەرباری هەمووی لەو بازار و قەیسەریەدا کە خۆم کارم تێدا دەکرد، دوو برا کتێبخانەیەکیان دانا بە ناوی کاک سەباح حەسوور و کاک نەزاد. خوا دای بە من هەموو ڕۆژێک کتێبێکیان دوو کتێبم دەخوێندەوە. بێزگە لەوەی لە هەفتەیەکدا دەچوومە خزمەت مامۆستا شێخ ئەکرەم، دەرسی تەسەووفم دەخوێن. کاک سڵاح ستاریش دەرسی فەردی دانابوو بۆ من و دوو برای تر پێکەوە. بەم شێوەیە بەردەوام بووم. خوای گەورە زانست و زانیاریەکی باشی بەخشیە من و هەمووی فەزلی خۆی پەروەردگار بوو. پاشان ئەو مامۆستا بەڕێزانە. ئینجا لێرەوە من پاشخانێکی معریفی باشم بۆ دروست بوو، بەڵام زۆر سەرەتایی. لە هەمان کاتدا کرانەوە بەڕووی ئەم زانستانەدا و وەرگرتنی بە ئاسانی. خەریکی دینداری خۆم بووم و باکم نەبوو بە کەس. زۆر مرتاح بووم. سبحان الله، خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ پێشی دەخستم لە ڕووی سومعە و پارە و هەموو ڕۆکانەوە. بە تەواوەتی هەستم کرد ئیسلام مرۆڤ دروست دەکا. ئیسلام کارگەی دروستکردنی مرۆڤە. بۆیە سەر لە نوێ من دروست بوومەوە. لە ڕووی کەسایەتیەوە زۆر بەهێزتر بووم، نە بە بۆنەی باوکەوە نە بە بۆنەی خانەوادە و عەشیرەتەوە، بەڵکو لە هەمووی گەورەتر بە هۆکاری ئەم ئیسلامەوە. پیاوی وا هاوڕێتی دەکردم کە ئەگەر زارانم بواە یان دەبوو لە ماڵەکەیدا پێڵاوم ڕیز بکردایە یاخود سام بگێڕایە، بەڵام ئیسلام منی دروست کرد. برایەکی پێنجوێنی هات بۆ لام، ناوی کاک عەتا بوو، وتی بۆ نایە ببیت بە حەرەکە. منیش وتم جا ببم بە حەرەکە چی بکەم؟ کاک عەتا وتی ئەو کات لای ئێمە دەرس دەخوێنیت و فێری جۆرەکانی چەکت دەکەین و هەندێک قسەی تر. منیش بێ سێ و دوو وتم باشە. ڕۆشین بۆ مزگەوتی جیهاد و نوێژمان کرد و منیان بر بۆ مەقەڕەکەیان. بە کوڕێکیان ناساندم، ناوی کاک یاسر بوو. وتیان ئەوە کاک خەسرەوە، دەیەوێ ببێ بە حەرەکە. لە بیرمە کاک یاسر وتی کاک خەسرە و لای کێ دەرس دەخوێنی؟ هاتو چۆی کام مزگەوت دەکەی؟ وتم لای کاک سەلاح ستار دەرس دەخوێنم و هاتو چۆی مزگەوتی شێخ عوسمانی سێرێ دەکەم. کاک یاسر وتی ببوورە، من وەرد ناگرم لەبەر ئەوەی لەگەڵ کاک سەلاح پەیمانمان بەستووە، نە من قوتابی ئەو بەرم و نە ئەویش قوتابی من بەرێ. منیش بەسەر سوڕمانە وتم بۆ کوێی بەریت؟ کاک یاسر وتی بۆ ناو بزوتنەوە. وتم ئەی ئەوان خۆیان چین؟ من وام زانیوە کاک سەلاح بزوتنەوەیە. کاک یاسر وتی نەوەڵا برام، ئەوان نەحزن. بۆ یەکەم جار بوو زانیم کاک سەلاح نەحزەیە، بەڵام من پێشتر ناوی نەحزەم بیستە بوو. شەو گەڕامەوە بۆ لای کاک سەلاح و باسەکەم بۆ گێڕایەوە کە من چووم بۆ ئەوەی ببم بە بزوتنەوە. وەریان نەگرتم و باسەکەم بۆ گێڕایەوە کە من چووم بۆ ئەوەی ببم بە بزوتنەوە. وەریان نەگرتم و باسەکەم بۆ کرد کە هۆکاری چی بووە. ئەویش بە دوور و درێژی باسی ئەم ڕێکخراوەی خۆیانی کرد، بەڵام من نەچوو بە مێشکمدا. هەر بزوتنەوەم خۆش دەویست. بە پێچەوانی جارانەوە چەندە ڕقم لیان بوو، ئێستا لە خۆوە چوونەتە دڵم بزوتنەوەش خۆشەویست بوو. قەناعەتم بە نەحزەکان نەکرد. بۆ ماوەیەکی تر کاک عەتام بینیەوە، وتم کاکە من هەر دەبم بە بزوتنەوە. لەم کەین و بینی بزوتنەوە و نەحزەیەدا نەحزەکان بۆ منیان تێساندەبوو لای بزوتنەوەکان کە گوایە من وەرنەگرن، چونکە من جاسووسی یەکێتیم. چۆنیش زانیم ئەم قسەیە نەحزەکان کردویانە؟
شێخ ئومێد پێیوتم چونکە ناسیاومان بوون، خەڵکی سەید سادق بوو لە هێزی سلێمانی بوو، ئەوە هەڵدەگرم بۆ قیامەت. قسەکەش هیچ نەبوو، تەنها نەهزەکان ئەم قسەیان بۆیە دروست کرد بۆ ئەوەی بزوتنەوەی ئیسلامی من وەرنەگرێت و بە نەهزەی بمێنمەوە، کە ئەم حاڵەتە ڕوویدا بۆ ماوەی 2 مانگیان 3 مانگێک دەبوو ببووم بە نەهزە. ننکم پێیزانیم، هەموو جارێک دەیوت بە باپیرم یادی بەخێر بێت، دەیوت حەمە چی بکەین خەسرە و بووە بە نازە. جارێکیان بە خۆمی وت ڕۆڵە 20مە بوویتە بە نازە، ئیتر سوبحان الله لەو نازەیەوە ئەو نەهزەیەم لە بەرچاو کەوت. پێوەری نەهزەبوون چۆن بوو؟ ئەگەر دژی حرەکە و یەکگرتو بوویتایە ئەوە موسڵمانی باش بوویت. چوومەوە بۆ لای شێخ ئومێد و کاک عەتا و وتم کاکە من سەر و گوێلاک و مەکینەم بە نەهزە ناخوا، من هەر حرەکەم، من ئیشم پێتان نییە، ئەگەر ئێوە ئیشتان بە من بوو من بە نان و پیاز و سیلاحی خۆم لە خزمەتتدا. کاک شوان خوای گەورە بە شەهید قبوڵی بکە بەرپرسی هێزی سلێمانی کام قسەی منی بیستە بوو ناردبووی بە شوێنمدا. لە بیرم نەماوە لە ڕێگای کاک شێخ ئومێد بوو یان کاک هەڵکەوتی ئیدارە بوو. کاک شوان زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی و بە کاک یاسری وتبوو، کاک یاسریش بە دکتۆر کەمیلی وتبوو ئێستا دکتۆرە لە سلێمانی، ئەیتر بووم بە حرەکە. خەریکی خوێندنەوە و کاری ڕۆژانەی خۆم بوو. سوپاس بۆ خوا زۆر دەوڵەمەند بوو. ئیتر پێنجوێنەکان کە منیان ناسی و سومعەمیان بەدڵ بوو لەگەڵ چەند کەسێکدا چوومە جادەی کاوە، لەوێ دوکانم هەبوو. لەگەڵ چەند کەسێکی ناسیاوی پێنجوێنی بووم بە شەریک و خەریکی کەسابەت بووم. سەرەتای بڵاوبوونەوەی ئەم قسە و دەنگۆی من بە یەکێتی لەم نەهزانەوە دروست بوو، هەر بۆ زانیاری و ڕایگشتی. لەم دواییانشدا جارێکی تر دروستیان کردەوە، وا بزانم تا ئێستاش هەر بەردەوامە. گوایە من سەر بە یەکێتیم، منیش باکم نییە، چونکە سوپاس بۆ خوای پەروەردگار ئیشم بە هیچ حیزبێک و بە هیچ کەسێک نییە، تەنها بەخوا نەبێ. ئەوەی کە ڕقی لێما لە ناو ئیسلامیەکان دەڵێت جەلالیە و یەکێتیە یان پارتیە. طبعاً یەکێتیەکانیش و پارتیەکان دەڵێن پیاوی مەلاکرێکارە یان ئیرهابیە. طبعاً هەردووکیان قسەی بێمەعنا و هیچ و پوز دەکەن، چونکە بیر و باوەڕم ڕێگام پێنادا کە کاری حیزبی لەگەڵ ئەلمانی بکەم و پاشان ئەوەندە سوکیش نیم خەڵک بە ئاغا بزانم و ببم بە پیاوی. ڕۆژانێک بوو کە من مامۆساکرێکارم بە مەزلوم زانیوە و من هاوکاریم کردووە. ڕۆژێک لە ڕۆژان ئیشم بە مامۆساکرێکار نەبووە، هەر ئەو ئیشی بە من بووە. ئینشاءالله لە تەوقیتێکی نزیکدا باسی ئەو ڕووداوانش دەکەم، واتە لە ساڵی 2008ەوە باسی دەکەم تا ساڵی 2016. لە پاش مردنی کاکشوان بە ڕەحمەت بێ من دابڕام بۆ ماوەیەک لە هێزی سلێمانی و لە ڕێگەی برایەکەوە بە ناوی مامۆسا عیسا پەیوەندیم پێوە کرا بۆ پەیوەندی خوێندکارانی ئیسلامی کوردستان. ئەو ماوەیە چالاکیەکانم لەوێ دەکرد. بەردەوام لەگەڵ هێزی سلێمانیش کاک یوسف و دوای ئەویش کاک مەڕوانە هەر بەردەوام بووم. لە پەیوەندی خوێندکاران و لاوانی ئیسلامی کوردستان کوڕێکی سووری جوان خاسم ناسی بە ناوی فەرهەنگی نامۆ لە ڕێگەی مامۆسا عیسا و ئەو برایانی ناو پەیوەندی. ئەو کات مەقڕەکەمان لای مەعرەز جەلال بوو لە فولکەی ئاسکەکان. ڕۆژێکیان من دەرسم دەخوێن تەلەبەیەک هات بە قاتێک کە تافیەوە لە تەنیژ منەوە دانیشتووتی دەرگای مەقڕم دانەخستووە. لەم دوایەدا بۆم دەرکەوت کە ئەو برایە کاک بڵند غەریبی سەرنووسەری ڕێگا بووە. بەس تەنها من و کاک دکتۆر ڕێبوار کۆساری و پاشان مامۆسا عیسا و کوڕێکی تر بە ناوی کاک سەنگەر و یەکێکی تریشمان لەگەڵ بوو. برای کاک عەتا پێنجوێنی بوو بە ناوی کاک سەلاحەدین. مامۆسا عیسا تووڕە بووتی چەند جارم وتووە لە دوای خۆتان دەرگاکە داخن، بە هەر حاڵویستی بڕواتەوە. مامۆسا عیسا وتی دەچم دای دەخەم، شتێکی پێویست بوو بیهێنێ. لەو ماوەیە کە ڕۆژ من و نامۆ تعارفمان کرد. پێم وت ئەوە چیە؟ ئەڵەی لە ڕەبایەوە هاتووی، تۆ لە قوتابیان و لاوانی، ئەو جلانە چیە لە بەرتا؟ بە پێکەنین و سوعبەتە وتی وەڵا برا لە ڕەبایەوە هاتووم لەسەرەوە، واتە لە مزگەوتی جیهاد پاسەوانم. ئەو ڕۆژە پێکەوە دەرسمان خوێند و هاتینە دەرەوە، بە پێک گەڕاین تا لای حەسیب ساڵح ڕۆشتین کە ئێستا پێی دەوترێ سلێمانی پاڵاس. تەنها تەعاروف بوو. دوای ئەوە لەگەڵ فەرهەنگ نامۆ خوای گەورە بە شەهید وەری گرتبێ، برایەتی و هاوڕێیەتیمان خۆش بوو. من و سەرهەنگ و فەرهەنگ گۆڤارێکمان دەرکرد پەنجالاپەڕەیی بە ناوی گۆڤاری ژیار. بەڵام سەر بە پەیوەندی بوو، زیاتر نزیک بووینەوە لە یەک و پرۆژەی ڕۆشنبیری زۆرمان دامەزران
لەوانە بۆ یەکەم جار من و نامۆ سیمیناری دوو قۆڵی مانگر بە جەولە و قسەمان دەکرد. نامۆ بە ڕەحمەت بێ زۆر لاسەی مامۆساکرێکاری دەکردەوە، تەنانەت دەنگی کتومت وەک مامۆساکرێکار بوو. منیش زۆرم پێ ناخۆش بوو، هەموو جارێک دەموت برا دەنگت باوەکو خۆی بێ وەکو خۆت قسە بکە، کە مادەم مامۆساکرێکار هەیە ئیتر بەسە من پێم عیبە خەڵک لاسای خەڵکی تر بکاتەوە. ئەگەر خۆت توانات هەبێت بۆ توانای خۆت دەرناخی، چونکە بەڕاستی نامۆ بلیمت بوو، حەزی زۆری بە ڕۆشنبیری و گەڕان و سەرچاوە هەبوو. هەرچەندە لەم دوایشدا خەڵکێک بە خۆمیان دەوت کاک ماکوان تۆ وەک مامۆساکرێکار قسە دەکەی. کەوایان پێدەوتم نامۆم بیر دەکەوتەوە، چونکە بەڕاستی پێش ئەوەی بە خزمەت مامۆساکرێکاریش بگەم هەروە قسەم کردووە. جەنابی مامۆساکرێکاریش هەروە گوێی لە من بووە. پێم خۆش نەبوو هەرگیز من وەک مامۆساکرێکار بم، نەک لەبەر ئەوەی مامۆساکەمە، نا، بەڵکو من ناگەم بە مامۆستا و ناشمەوێت تەقلیدی کەس بکەم، حەز دەکەم وەکو خۆم بم. لە کۆتایی ساڵی 1997 بیرم لە دەروی وڵات کردەوە کە بڕۆم بۆ ئەوروپا. دیسانەوە وەزعی مادیمان وێران ببوو بە حکمی سیویەکی ئاب و دوای ئەوە شەڕی یەکێتی و پارتی و نەبوونی کار و کەسابەت من بیرم لە ئەوروپا کردەوە. ڕۆژێک لە دوکان دانیشتە بووم، پیاوێک خۆی کرد بە دوکاندا، من و شەریکەکەم دانیشتە بووین. بە ئێرانی وتی سڵاو. وتم سەر چاو فەرموو. کەسە ئێرانیەکە وتی من دوکانم هەیە لە شاری مەریوان، مێزی تەلەڤیزیۆن دەفرۆشم، دەتانەوێت بۆتان بنێرم بۆ سلێمانی؟ بەخێر هاتنم کرد و لەبەری هەستام و چام بۆ بان کرد، تەعاروفم لەگەڵ کرد. بە هەر حاڵ ناوی کاک عەبدوڵڵای پەناهی بوو. پرسیارم لێ کرد لە چۆنێتی و نرخەکەی، وەک ئەو باسی دەکرد تا ڕادەیەک عەقڵی منیش دەیگرت. خوڵقم کرد کە بچینەوە بۆ ماڵی خۆمان. کاک عەبدوڵڵا وتی لێرە لە ماڵی ناسیاومانین، بڕیار بوو کە مێزەکانم بۆ بنێرێ. پێش ئەوەی کاک عەبدوڵڵا بڕوا، کاک فاڕۆقی شەریکم وتی من پێم باشە خۆت بچیت بیبینی لە شاری مەریوان و ئەگەر بەدڵت نەبوو بانەیەتە ئێرە و ببێتە ماڵ بەسەرمانەوە. قسەکەی کاک فاڕۆقی شەریکم معقول بوو، بۆیە ڕوون کردە کاک عەبدوڵڵا و عەرزم کرد ئەی ئەگەر خۆم بێم بۆ مەریوان پێت چۆنە؟ کاک عەبدوڵڵا زۆری پێ باش بوو، وتی کارێکی فرە خاص دەکەی، بڕیارمدا لەگەڵیدا بچم بۆ مەریوان. هەڵسا بڕوات بۆ بەیانی کە هاتنەوە بڕیار وا بوو من بڕۆم، بەڵام شەو بیرم کردەوە خۆم بە تەنها لەگەڵیدا نەڕۆم، چونکە نەمدەناسی. ئەو ڕۆشت و ئەدرێسی ماڵ و دوکانیانم وەرگرت لە مەریوان. دوای چەند ڕۆژێک دەرچووم، منیش گەیشتمە مەریوان. لە گوزەری هەورامیەکانەوە تەلەفۆنم بۆ کرد. 3 دقەی پێنەسوو هاتە بەردەمم. ئەو شەو چووینەوە بۆ ماڵی کاک عەبدوڵڵا و نەیهێش بسمە هیچ جێگایەکی تر. هەرچەندە من کە سوکارم زۆرە لە مەریوان، بەڵام بەو پێی کە بۆ لای ئەو هاتووم نەیهێش بسمە هیچ ماڵێک، هەڵبەت بۆ نان خواردن نەگمانەوەی شەو. لە کاتی قسەکردندا تەعاروفمان کرد لەگەڵ ماڵ و منداڵەکەیدا. لە پڕ کسێکی جوان خۆی کرد بە ژووردا و کاک عەبدوڵڵا هەڵسا لەبەری و باوەشی پیا کرد. منیش لە تاو جوانێکی سرم بۆ دانەخرا، نەمزانی کێیە. دانا منیش لەبەری هەڵدەستام ئەوەندە جوان بوو. خوایە دەمگوت ئەو کسم دیوە. دوای بۆم دەرکەوت لە فیلمدا شێوەی ئەم دەموچاوم دیوە. ئەویش فیلمێکی ئەمیر ئەرسەڵان بوو، بە فارسی بینی بووم. باڵا بەرز شەدەلار، چاو ڕەش، هەموو پێناسەیەکی جوانی لە خۆیدا کۆ کرد بووەوە. منیش بە دیاریەوە حەپەسا بووم. دایکی هات، ئەویش باوەشی پیادا کرد. کاک عەبدوڵڵا تەنها یەک کوڕی هەبوو، ئەویش لە زیندانی ئێران بوو. خەریک بوو منیش هەڵسم و باوەشی پێدا بکەم و بڵێم یاخوا بەخێر بیتەوە. بۆم دەرکەوت ناوی ئێرانە، چونکە باوکی وتی ئێران کسم کەی گەشتیتەوە؟ ئێران ئێستا گەیشتمەوە بابە. بۆم دەرکەوت لە دانشگایە لە ئەسفەهان، واتە زانکۆی ئەسفەهان. منیش خۆم پێ نەگیرا و کردم بە قسەی خۆش بۆ ئەوەی سەرنجی ڕاکێشم. وتم ناوت ئێرانە و خەڵکی ئێرانی تو لە ئێرانیش دەخوێنی؟ بە پێکەنینەوە وتی بەڵێ. وتم دیارە هەرشوو بە ئێرانیش دەکەی. ئێران مەرز نییە وابێت. منیش وتم بەخوا نیوەی ئیشەکەم ئاسان بوو. دوای نان خواردن زوو هەڵسام، زانیم ئەو خانەوادەیە خۆشحاڵن بە هاتنەوەی ئێران. هەرچەندە لە ڕاستیشدا منیش هەر خۆشحاڵ بووم، دەبوو هەڵسم. ئیتر شەو و ڕۆژ و ساتەکانم هەمووی ببوو بە ئێران. لە دوای ئەوەی شەوەکەی لە ماڵی کاک عەبدوڵڵا پەناهی هەڵسام و چوومەوە بۆ ماڵی خزمان لە شاری مەریوان،
بەیانی چوومەوە بۆ گوزەری هەورامیەکان بەرەو دوکانی کاک عەبدوڵڵا. تەماشای مێزەکانم کرد بە دڵم بوو بۆ ئەوەی بمێنمەوە لە مەریوان بیانوم گر. وتم کاک عەبدوڵڵا ئەم مێزانە گرانن، خزمەکانم بۆیان باس کردووم لە تاران زۆر هەرزانتر دەکەوێت لەوەی جەنابەت باسی دەکەی. کاک عەبدوڵڵا ڕاستە وایە، بەڵام خۆ دەبێ منیش سوودێکی لێ بکەم و قازانجێکی لێ بکەم. وتم کاک عەبدوڵڵا بۆ نایت ببیتە شەریک لەم دوکانەدا و لە سلێمانی و لە تارانیش؟ کاک عەبدوڵڵا چۆن تێناگەم. وتم تو بڕۆ بۆ تاران مێز بهێنە بە کۆ هەرزانتر دەکەوێ، منیش لێرە لە دوکان دەبم نیوەی پارەت ئەدەمێ. ئەوەندەی بۆمان برایە سلێمانی و هەولێر و دهۆک دەیفرۆشین و دوای ئەوەی نەفرۆشرا لە مەریوان ساغی دەکەینەوە، ئەگەر توانیمان کارەکەمان گەورەتر دەکەین. کاک عەبدوڵڵا خەریب و لە خۆشیان باڵی دەگرت و وتی ئەوە من ئامادەم. منیش بیرما چەند ملیۆن تمەنێکم پێبوو دامێ و بە سوپاچاک وتم بڕۆ بیهێنە لە تاران، بەڵام شتی جوانم بۆ بێنە زەوقی خەڵکی عێراقی بێت. وەڵامم ناردەوە کە لە مەریوان دوکانم داناوە و بەتەمانە بنواز و بێمەوە، یەک دوو کەس بنێرن بۆ باشماخ ئەو مێزانە بەرنە سلێمانی و هەولێر. مێز دوای یەک هەفتە گەیشتەوە مەریوان، دام نەگر یەکسەر بۆ باشماغ لەوێوە بۆ سلێمانی. لە سلێمانیش ڕاستەوخۆ فرۆشتویان بە دوهۆکیەکان. سوپاس بۆ خوا 6,000 دیناری خێر کرد. پارەکەم دابەش کرد بەسەر هەموو شەریکەکاندا لە سلێمانی و لە مەریوان. کاک عەبدوڵڵام ناردەوە بۆ تاران، دوو ئەوەندەی ترم ناردەوە، ئەم جارە ناردم بۆ بەغدا. داواکاری مێز زۆر بوو، دوو ئەوەندەی تر خێری کرد سوپاس بۆ خوا. ئیتر خەڵکی سلێمانیش بە کەسابەتەکەیان زانی زۆر خێری وای نەما، بەڵام هەر باش بوو. ئینجا دەهاتن بە کۆ لە خۆمیان دەکڕی لە مەریوان. بازرگانەکانی سلێمانی ئەوەندە سەیر بوون لە منیان نەدەکڕی، چونکە وەک خەڵکی سلێمانی قسەم دەکرد. کاک عەبدوڵڵا پێی دەفرۆشتن، ئەو بە مەریوانی قسەی دەکرد، بە سێقاتی نرخی من کەسی لەویان دەکڕی و لە منیان نەدەکڕی. ئەو ماوەی کە مامەوە ئاشنایەتی تەواومان پەیدا کرد لەگەڵ مەریوان و مەریوانیەکان و ماڵی کاک عەبدوڵڵادا. ماوەی 8 مانگ لە مەریوان دوکانم هەبوو، 2000 چوومەوە بۆ سلێمانی. لە مزگەوتەکانی ئەوێدا بە دوای زانستدا دەگەڕام، بیستم کە تەنها فەقێتی لە کانی سانان لە هەندێک جێگا زانست دەخوێندرێ. چوون ماوەیەک بۆ کانی سانان و لە خزمەتی مامۆساکانی سانانی بووم. ماوەی چەند هەفتەیەک لە خزمەتی بووم، بە هۆکاری ئیش و کار نەمتوانی بمێنمەوە. ماڵی ئاوا بێت و دەرەجەی عالی بێت، بە منی ئەوت تۆ وەهابیت، سیقەی پێم نەبوو. ئیتر گەڕامەوە بۆ مەریوان. مزگەوتەکانی مەریوان لە زیاتی تەفسیری قورئان شەرحی شعرەکانی قانعیان دەکرد. مەلاکانیان زۆر نەخوێندەوار بوون، زانستیان لا نەبوو. هەڵبەت بە گشتی ناڵێم، چونکە زانای زۆر پایەبەرزشی تێدا بوو، بەڵام دەستی من نەدەکەوت لە دێهاتەکاندا بوون و لە ترسی ئێران خۆیان دەرنەدەخست. ڕۆژێک لە بازاردا دەگەڕام لە شاری مەریوان، لە جێگایەک پێی دەوترا داروخانە. ئێرانم بینی لەگەڵ چەند کچێکی هاوڕێی تریدا. خەریب و بڕۆم بەلایەندا. دوای لە دڵی خۆم داوتم بابە خۆتۆ لای خۆی موسڵمانی، عیب ناکەی باوکی شەریکتە و هیچ نەبێت لە ماڵەکەیاندا نانێکت خواردووە. ئینجا تۆپەڵێک ڕیش بەم لاولای ڕوومەتمەوە بوو، ژێر چەناگەشم کەمێکی هەر پێوە بوو. شەرمم لە ڕیشە تەنکەکەی خۆم کرد، گوێم پێ نەدا و ڕۆشتم و خۆم هەڵە کرد. کەمێک ڕۆشتم و لە دواوە یەکێک دەڵێ ئاغای خەسرەوی، ئاغای خەسرەوی. ئاوڕم دایەوە تەماشا دەکەم ئێرانە. وتم فەرموو خاتون دەنگ و باستان کە سوکاری مەحتەرەم هەموو باشن؟ ئێران زۆر مەمنونم ئاغا خەسرەو، تو باشی؟ بفەرموو لە خزمەتت دام. کە دەیوت ئاغا خوسرە و ئەوەندە بەدەمی خۆش بوو خەریب و بڵێم تخوا 3-4 جاری تر بڵێ خوسرە و هەر بە منیا وتووە خەسرە و ڕقم لە ناوەکەم بووە، نەمزانی بوو ناوەکەم ئەوەندە خۆشە بەدەمی ئێران. ئێران وەڵا هیچ، هەر حەزم کرد بێم بۆ لات و لەگەڵ کۆمەڵێک هاوڕێم بووم، وتم دەچم بۆ لای ئەو دۆستەم ئاغا خوسرە و منیش کردم بە زمانی سلێمانی وتم بە سلێمانیانە ئێران خانوم، وەی قوربانت بم بفەرموو لە خزمەتم بڕۆین با بچین لە بوویەک بخۆین. لە بوو شێلمەکەی لای خۆمانە، ئێرانی پێی دەڵێن لە بوو. ئێران باشە با بڕۆین،
باسی ئەسفەهان و دانشگام لێپرسی هەندێک موزامەلی تریش، بەڵام خوا ئاگادارە هەرچی گەنجی ئەو مەریوانە بوو مۆڕەی لێ دەکردم. منیش خۆم بە پاشا دەزانی، لە خۆمەوە دڵم زۆر خۆش بوو، زۆر فشەکەرانش دەڕۆشتم. ئەو دەما هەڕەتی جوانی تەمەن و هەرزەکاریم بوو، گیرفانیشم پڕ بوو لە پارە. لەگەڵ ئەوەشدا خواناسی و دینداری لە دڵمدا ڕوا بوو، بەڵام یاخوا مرۆڤ محتازی دەستی جوان نەکە. ماڵی ئێرانیشم ئاوا کرد، ئەوەندە جوان بوو منی سڕ کردبوو. ئێران: ئاغا خوسرە و مەریوانت پێخۆشە؟ وتم: نەک مەریوان، ئێرانیشم خۆش دەوێ. ئێران دەستی کرد بە پێکەنین. جدەن بەڕاستە؟ بەدەم خۆمەوە هەردەموت، تاوانی من نییە کە شێتم، نیگای چاوی ئێوە بوو نەیهێش من ئاقڵ بم. جارێکی تر دووبارەم کردەوە و هەناسەم هەڵدەکێشا و بیری دالیام دەکەوتەوە و دەموت، تاوانی من نییە کە شێتم، نیگای چاوی ئێوە بوو نەیهێش من ئاقڵ بم. ئێران: خوسرە و ئەوە ئەڵەی چی؟ لە دڵی خۆم داوتم بەخوا ئاغاکەش نەما پلەیەک بەرزتر بووینەوە. پێم وت: ئێران، قسەیەک لە دڵمدایە حەز دەکەم پێتی بڵێم. ئێران: دەزانم چییە. وتم: چییە؟ ئێران: دەتەوێت بڵێیت با ئاشنای یەکتر بین، بە مەریوانی واتە پەیوەندی دروست بکەین. وتم: بەڵێ بە دڵنیاییەوە با ئاشنا بین، من حەز بە دۆستایەتی تۆ دەکەم، بەڵام دەمەوێت زۆر بە ڕاستگۆیانە پێت بڵێم، ئەڵێن پیا و بەچاو عاشق دەبێت، ژنیش بەدڵ. منیش دەڵێم هەر پیاوێک بەچاو عاشق بێت قوڕ دەکا بەسەر دڵی ژندا، هەر ژنێکش دڵی خستە بەردەستی پیا و تووشی جەڵتەی دەکا. ئەگەر پێچەوانش بۆیەوە پیا و بەدڵ عاشق بوو، هەموو پێی دەڵێن ئەلفاتیحە، یان هیچ تێنەگەیشت یانیش خۆی لە من گێل کرد و پێدەکەنی. بەڵام ئەوەندە جوان بوو، خواخوام بوو نەی بەمەوە بۆ ماڵی خۆیان، بۆ گەڕەکی دار سەیران. گوێم لە بانگی شێوان بوو، خوای گەورە کردی تۆزێک هۆشم هاتەوە بە بەرخۆمدا. بانگەکەم دەوتەوە: کەچی ئێران پێم پێدەکەنی. ویستم تووڕە ببم لێی، ئەوەندەش جوان بوو دڵم نەدەهات. ناچار وتم: گەر ئەوە چاو برۆت بێت ناز و عیشوەت هەر ئەمە. ئەلوەداع ئەی زوهد، تەقوە الفیراق ئەی عەقڵ و دین. ئێران: ئەوە ئێژی چی؟ وتم: ئێران گیان، ئەڵێم گەر ئەوە چاو برۆت بێت ناز و عیشوەت هەر ئەمە. ئەلوەداع ئەی زوهد، تەقوە الفیراق ئەی عەقڵ و دین. ئێران: دەم خۆش خوسرە و گیان، ئەیتر وام زانی بە ئاسمانەوە باڵم گرتووە، تا نزیک ماڵی خۆیان برمەوە، بەدەم گۆرانیەوە بە ڕێگاوە هاتمەوە بۆ ماڵی خزمەکانم و ئەو ئێوارەی لە خۆشیدا گۆرانی کاکە ژیر دکتۆر حوسێنم دەوت و دەستم خست بووە گیرفانەکانم. ئامۆزاکەم وتی: نیوەی کوڕی مەریوان خۆی داناوە بۆ ئەو کچە، ئێستا عێراقیەک بێت و ئاوا بە ئاسانی بیبات، جاخۆ هەموو مەریوان شێر دەبن. ئامۆژگاری ئەوەی کردم کە بسمە داوای و بیهێنم. منیش فکرەکەم پێ باش بوو، ماوەیەکی بەسەردا سوو ئێوارەیەکیان لە زرێ بارەوە دەهاتمەوە بۆ مەریوان. ویستم بچم ئێران ببینم، بە ناوی ئەوەی بزانم کاک عەبدوڵڵا لە ماڵەوەیە. کە چووم لە دەرگامدا خۆی هاتە دەرەوە. وتم: ئەزیزی دڵ، بەیانی وەرە بۆ لای داروخانە، لەوێ یەکتر دەبینین، کارم پێتە. ئێران: فرە خاسە، هەندێک قسەی خۆشم بۆ کرد و ئەویش هەندێک قسەی بۆ کردم. وتم: بڵێ ئاغا خوسرە و. ئێران چەند جار وتی ئاغا خوسرە و. ئیتر ڕۆیشتم، هاتە لای داروخانە و وا خۆی گۆڕی بوو، من پێم شەرم بوو لەگەڵی بگەڕێم. ئەترسام هەیئەتی ئەمر بمەعروف و نەهی عەنی المونکەر لە مەریوان بمگرێ. ئەوەنەی ترشێتی کردم. کاتێک وتی: چیت گەڕەکە ئاغا خوسرە و. وتم دەمەوێت بتهێنم و بتکەمە بووکی ئامینەخانی دایکی ئاغا خوسرە و. ئێران هەموو گیانی پێدەکەنی. ڕازی بوو، بەڵام وتی خۆ ئاساییە دانشگا تەواو بکەم. وتم حەز دەکەی پرۆفیسۆریش بخوێنە. بە خۆشحاڵیەوە هەڵساین و بەرەو ماڵ چووینەوە. خۆشترین ڕۆژی ژیانمان بوو، باسی دروستکردنی ماڵ و منداڵ و ناونانی منداڵمان دەکرد تا زیابووینەوە لە یەکتری ئەو ئێوارەیە. شەو لەگەڵ ئامۆزایەکی باپیرم قسەم کرد بە ناوی حاجی سەعید، خوا لێی خۆش بێت، کە بچێتە داوای بۆم. حاجی سەعید یەکێک بوو لە پیاوە ناودارەکانی مەریوان. بۆ بەیانی ناردم بۆ لای کاک عەبدوڵڵا و وتبووی: من هیچ لاریم نییە و خوسرە و کوڕێکی باشە، بەڵام با پرس بە کچە و دایکی کچە بکەم،
منش سومەوە بۆ سلێمانی لەگەڵ باپیرم قسەم کردو ئەو پێی خۆش بوو بەڵام سوبحان الله دایکم و نەنکم کەوتن بە قینە نەنکم ئەیوت ئەو کچە تیوە ڕشکنە بێنی بە قەپ ئەو پسڕم لە ترسی نەنکم هەر باسم نەکردەوە دایکم ئەیوت کەس دەست ناکەوێت لە ئێران ژندێنێت هەر چۆن بوو دایکم ڕازی کرد بە قسەی لووس و خۆبرنە پێشەوە باپیریشم وتی نەنکت دانێ بۆ خۆم گەڕامەوە بۆ مەریوان تا لەوێ کارەکان ڕێک بخەم و بنێرم بە شوێن کەس و کاردا و بێن بۆ مەریوان حازی سەعید ناردبووی بە شوێنم داوتی وەرە بۆ ماڵمان کە چوون بۆی باس کردم دایکی ئێران داوای خانوویەک دەکات لە مەریوان بیکڕم و بیکەم بە ناوی ئێرانەوە ئەمە بۆ من ئەوەندە قورس نەبوو خانوو لە ئێران زۆر گران نەبوو بەڵام ئەیود موالیدەکەی چەندە دەبێت ئەوەندە لیرەی شاهنشاهی بۆ بکەی بە پشتوێنی ئاڵتون ئەمەیان زۆری دەویست و توانم بەسەریدا نەدەشکا 1360 لیرە دەکا کەم والیدەکەیەتی واتە بە ساڵی زاینی 1982 دەکات یان 1981 بە باشی بیرم نەماوە زۆر بێتاقەت بۆم وتم حازی گیان ناتوانی قسەی تیا بکەی لە ڕاستیدا حازی سەعید ئەو بنەماڵەی خۆش نەدەویست حەزی نەدەکرد خزمایەتیان لەگەڵدا بکەین چونکە کاتی خۆی ئەو بنەماڵەیە کچێکیان خواستە بوو لە بنەماڵی حازی سەعید و کە پورزای بوو مێردەکەی کوشتبووی حازی سەعید و ئەوانیش کوشتبوویانەوە لە جێگادا ئیتر خوێن بە خوێن کۆتایی هاتبوو بەو کێشەیە حازی سەعید وتی نەوەڵا باوە گیان واز لەو کچە بێنە و لە بنەماڵی خۆمان بیهێنە کێت دەوێت بۆ داوا دەکەم 4-5 بۆ هەڵدام وای دەزانی تەماتە و بامێ دەکڕم منیش نەسوو بە مێشکمدا خۆم هەڵسام چوومە لای کاک عەبدوڵڵا وتم 1360 لیرە بە هیچ کەس ناکڕێت بەڵام ئامادەم پشتوێنی ئاڵتەنی بۆ بکەم با ئەویش بکاتە مارەی یەکەی کاک عەبدوڵڵا وتی زۆر باشە من قسەی لەگەڵ دەکەم و ڕازی دەکەم پاش ماوەیە کاک عەبدوڵڵا وتی ڕازیم کردووە و هەوڵی خۆت بدە زۆر خۆشحاڵ بووم گەڕامەوە بۆ سلێمانی و خەریکی پارە کۆکردنەوە بووم بۆ ئەوەی ماڵێک لە مەریوان بکڕم و باپیرشم لە هەوڵی ئەوەدا بوو هەندێک پارەی ترم بۆ دابین بکا بۆ پشتوێنەکە دەیزانی زۆر حەز لە کچەکە دەکەم منیش پاڵم لێدا بووەوە بە ئاسانی ئیشەکانم دەکرد وتم زارێک سەژ لە یەکی زانکۆیە زۆری ماوە هاوڕێکی خۆم کە خۆم فێرم کردبوو بێتە ئێران و کەرەستە و شتومەک بکڕێت کوڕێکی باش بوو چبووە داوای و دابیان بەو کە لە من دەوڵەمەندتر بوو دیار بوو ئەو زووتر پارەکەی دابوو پارەی ئامادە بوو وەک خۆیان دەڵێن ماشێنێکشی کڕی بوو بۆ باوکی ئێرانیش ڕازی ببوو شووی پێ بکە کە من سوومەوە بۆ مەریوان کاک عەبدوڵڵا قسەی لەگەڵ کردم و وامزانی هاوکاریم دەکا کەچی وتی ژنهێنان و شوکردن قسمەت و نسیبە حازی سەعیدیشم لەگەڵ بوو قاقای خۆشی لێ ئەدا حاجی زوو بە کاک عەبدوڵڵای ئەوت بەڕاستی وایە برا بەخوا وایە قسمەت و نسیبە لای بە هەر باسی شیمەکە منیش زۆر بێزار بووم لە ژیانی خۆم هیچم نەوت و هیچشم پێ نەدەکرا هەڵسام ئەوانم بەجێهێشت و چوون بۆ زرێبار ئەگەر ترسی خوا لە دڵم نەبوایە ئەو کاتە خۆم دەخستە ناو زرێبار بەرەو ڕەزایە ڕۆشتم قاچاقچیم گیر بۆ تورکیا و گەیشتمە سەڵماس و لەوێشەوە قاسەخسی ترم دۆزیەوە بۆ وان و ئەنقەرە لە ڕێگادا گیرام لە بەتمان سنوورداش کرامەوە بۆ سڵۆپی بۆ لای برادەرانی پارتی گرتیانم لە دهۆک و زیندانی کرام بە بیانووی ئەوەی پاس ئامادە نییە هەفتەیەک لە زیندانی دهۆک مامەوە دوای نردیانم بۆ هەولێر و بۆ ئاسایشی گشتی من و 56 کەسی تریان کردە حەمامێکەوە لە ئاسایشی سلێمانی ئەوەی خەڵکی هەولێر بوو دوای لێ پێچینەوە ئازاد کرا ئەوەی ناسیاوی هەبوو ئازاد کرا من و چەند کەسێک ماینەوە لە حەمامەکەدا منیش هیچ پێناسەیەکم پێ نەبوو یەکێک لە ئاسایشەکان هاتە ژوورەوە ئەوەی پێی بڵێن ئەخلاق و ڕەوشت و کەڕامەت نەیبوو بە جنێودانەوە هات وتی با بەهادین بێتە دەرەوە منیش قسەم نەکرد ئێمن ناوم خەسرەوە هاواری کردووتی با بەهادینی فەتە کۆپا بێتە دەرەوە منیش هەر قسەم نەکرد تەماشام کرد هەموو ئاسایشەکان تەماشای من دەکەن بەجنێودان وتیان وەرە دەرەوە هەی پیاوە هیچەکەی سالار عەزیز منیش وتم کاکە لەگەڵ منتانە وتیان بەڵێ تۆ ئەڵێن هەی هیچ و پوچ ئەیتر جنێویان بە خۆم و خوشک و دایکمدا
هەرسی وتم کاکە بەخوا من ناوم خەسرەوە، ناوم بەهادین نییە. هیز نەی خوار. پشت ملمیان گرتم و تفەنگ لەسەر سرم بوو. بردیانم بۆ ژوورێک کوڕێکی مفەوەزی لێ بوو. مفەوەزەکە وتی ناوت بڵێ. وتم خەسرە و عەبدولکەریم محەممەد. مفەوەزەکە هەتی و درۆ بکەی ئەم جارە یەک فیشەگت پێوە ئەنێ. وتم کاکە من خەڵکی پێنجوێنم، ناوم خەسرەوە، کەسێکی پێنجوێنی بانگ بکە ئێوە هەڵن لێتان تێک چووە. مفەوەزەکە ئاخر بەهادینی بێ ئەخلاق خەڵکی پێنجوێنی ئەزانین خۆمان. منیش وتم خوایە چۆن گیرم خواردووە بەدەست ئەمانەوە، هەر بڕوایان نەدەکرد، وا بزانم بۆم هاتن بە 4 کەس بۆ لێدانم. منیش خۆم دانابوو بۆ کوشتن، زانی من بە بەهادین تێگەیشتون، دەم و چاومان وەک یەکوا بوو. خوای گەورە کردی کەمالە ڕەشی کۆنە ڕەفیقم کە حەزی لە بەیان بوو خۆی کرد بە ژوورە. ئەیتر وتم کاکە ئەو کوڕە من دەناسێت، لێی بپرسن من کێم. کەمالە ڕەش دەیناسم ناوی خەسرە و کوڕی گەڕەکی خۆمانە، لە ڕاستیشدا نەیهێژ لێم بدەن، بەڵام هەر بێ ئەخلاقی نوان داوای قاپی عارەقی لێکردم کە ببێتە کەفیلم. وتم پارەم پێ نییە. وتی برد نادەم تا بۆم نەکڕی. منیش وتم عارەق حرامە بۆت ناکڕم، کەسی هەر نەبوو بە کەفیلم. بردمیانەوە بۆ زیندان. سوزدەی شوکرم بر بۆ خوا کە نەجاتم بوو لە دەستی ئەو جەلادانە. دەمە و ئێوارە بوو لە پڕ ئاسایشێک هاتە حەمامەکەوە، من هەموو گیانم عارەق بوو. وتی خەسرە و بێتە دەرەوە. قۆڵی گرتم بردمی بۆ ژووری جێگیری بەڕێوبەری ئاسایشی سلێمانی. خوێندمەوە ژوورەکە وان نووسرا بوو. چوومە ژوورەوە پیاوێکی قۆز هەڵسا لە بەرم. وتی خەسرە و من دەناسی؟ وتم نەوەڵا قوربان ناتناسم. وتی من شێخ فازیلم، تۆ دەناسم و باوکیشت دەناسم، ئێستا ئەدبین بۆ ئاسایشی ئاکرێ، بەڵام هەر پێم پێدەکەنی. لە ڕاستیدا منیش ئەژنۆم شکا. تۆزێکی پێسووتی برسی نییە؟ منیش تف لە دەمما وشک بووە. یەک هەفتەیە نانم نەخواردووە، لە نانە ڕق و شتی سادە بەولاوە. 2 ڕۆژیشە هیچم هەر نەخواردووە بێزگە لە ئاو. وتم ناسوپاس. شێخ فازیل وتی خۆ هەر ئەدبین بۆ زیندانی ئاکرێ بۆ نان ناخۆی. زیندانی ئاکرێ پیسترین زیندانیە، هەمووان ئەیانزانی کەسی لەوێ دەگوزەرێ. لای یەکێتیش زیندانی قەڵاچوالان هەبوو، منیش چارم نەماوتم باشە سوپاست دەکەم. شێخ فازیل وتی حەز لە چی دەکەی بۆت بێنین؟ وتم هەرسی بێت خوا نەیبڕێ. شێخ فازڵ ئاسایشێکی بان کردووتی بیبن بزانن چی دەخوا. منیان بر بۆ جێگایەک هەر لە تەنیشت ئاسایشی سلێمانی لەسەر شەستێکە، ناوی مەطعەم لیرە بوو. سوم تێر و پڕ هەمبەرگەر و گەسم خوار. ئاسایشەکەش تەماشای دەمی دەکردم. منیش لە داخا نەمود بخۆ، چونکە من خۆم دانابوو بۆ زیندانی ئاکرێ. دوای نان خواردن گەڕاندمیانەوە بۆ ناو ئاسایشی گشتی. ڕەوشەکەم بەلاوە سیر بوو. شێخ فازڵ سواری سیارەکی خۆی کردم. لە دواوە دانیشتم، پاسەوانێکی لەگەڵ بوو لە پێشەوە دانیشت. منیش بە تەنها لە دواوە و خۆشی سیارەکەی لێ دەخوڕی. سیارەکەش ئۆڵدزمۆبیلێکی سپی بوو. بە بیرما هات پەلاماریان بدەم، بەڵام هەرسی تەماشام دەکرد ڕێزگرتنە نەک زیندانی کردن. دانم بە خۆم داگرت و هیچم نەکرد. بردمی بۆ گەڕەکێک لە هەولێر لە بەردەم دەرگای ماڵێکدا دای بەزاندم. مامۆستا سەید ئەحمەد پێنجوێنی هاتە دەرەوە و بە خێرهاتنی کردین. وتی کاک خوسرە و گیان بەخێر بیت با بچینە ژوورەوە. منیش دەستی ماچ کرد، چونکە وەک خاڵمان وایە جەنابی مامۆستا سەید ئەحمەد. زۆر بە گەرمی خوڵقی کاک شێخ فازیلی کردووتی نانی ئێوارە ئامادەیە فەرموو. شێخ فازڵ هات و چوینە ژوورەوە. تەماشا دەکەم دایک دانیشتووە، بەڵام من تووشی شۆک بووم. شێخ فازڵ کاک خەسرە و من لە شارۆچکەی سەید سادق تەنزیمی باوکی تۆ بووم. ئەو دەما من کۆمەڵی ڕەنجدەران بووم، ئێستا پارتیم. هەر پێدەکەنی و ئەیوت چاکم ترساندی. پاشان بەردەوام بوو فەرمووی باوکی جەنابت منی دروست کرد، منیش ڕێز و حورمەتم هەیە بۆ ئامینە خانی دایکت. ئەگەر ئازاریش درابیت لای ئێمە داوای لێبوردن دەکەین، خۆت دەزانی ڕەوشەکە چۆنە و ئێمەش دوژمنمان زۆرە. منیش زۆر مەمنونی کاک شێخ فازڵ بووم جێگری بەڕێوبەری ئاسایشی گشتی. ئەو دەما بەڕێوبەری ئاسایشی گشتی ناوی فازڵ مەلیح بوو. ئەو شەوە لە خزمەت مامۆستا سەید ئەحمەددا بووین.
بۆ بەیانی من و ئامینە خانی دایکم گەڕاینەوە بۆ سلێمانی. ماوەی مانگێک لە سلێمانی مامەوە. دیسان لێم دایەوە بۆ تورکیا. ئەم جارەش سنوورداش کرامەوە، بەڵام لە ئێرانەوە لای پارتی نەبوو. جارێکی تریش بڕیارمدا بچمەوە تورکیا. لە کۆتاییدا گەیشتمە ئەستەمبوڵ. قاچاقچیەکان ناویان دانا و بەکر و عوسمان بوو. لە ڕێگا بوو بە شەڕم لەگەڵ دانەیەکیاندا کە جنێوی ئەدا بە خەڵک. پەلاماریمدا وتم ئەم جارە جنێو بدەی لێرەدا کەڕامەتت دەشکێنم. زۆرێکیش لە نەفەرەکان پشتی منیان گرت و قاچاقچیەکان قسەیان نەکرد. بە ئاسایی وەرمگر، نەمزانی ئەمانە هەموو سەروبنی یەکترن. وایان دانابوو کە من گەشتمە ئەستەمبوڵ لێم بدەن. ئەو ئێوارەیە کە گەیشتینە ئەستەمبوڵ 6 قاچاقچیم لێ کۆبۆیەوە. گەورەکەیان ناوی ئاریە سوور بوو. کوڕێکی لێبوو ناوی کاک عوسمان بوو، زۆر بەڕێز بوو. ئەوانیشی دەناسی و منیشی دەناسی. لە ڕێگادا نوێژم دەکرد، هەسی دەکرد تەنازولم نەدەکرد و خەریکی ماساوکردنیش نەبووم، بۆیە ڕێزی لێ دەکردم لەوێ. ئاگام لێبوو نەیهێژ هیچ کارێک بکەن. هات سپاندی بە گوێم داوتی ئەگەر جنێویشیان پێدای قسە مەکە، ئایانەوێت لێت بدەن. بێزگە لەو 6 کەسە هەریەکە چاوەرەیەکی تریشی لەگەڵ بوو. منیش زانیم دەرەقەتی ئەم هەمووە نایم و شەڕی خۆتڕێن ناکەم. بەڵام سەری مارەکە ئاریە سوور بوو. لەوە پەس ببوو کەوتم نابم بە نەفەری تۆ، نەفەری هیوای قوماشم. ڕقی لە هیوا بوو. هیواش پێنجوێنی بوو، کۆنە پێشمەرگە بوو لەگەڵ باوکم. کە هاتن چوومە نزیک مەتبەخەکەوە، سەقۆیەکم گر بەدەستمەوە. سەقۆی شت پاکردن بوو. خۆم سەرقاڵ کرد بە شت ساکردن. ئەوانش زانیان خۆم ئامادە کردووە. وایان دانابوو کە شەو هاتنەوە بۆ خواردنەوە، ئەو کاتە لێم بدەن و کەڕامەتم بشکێنن. ماڵی کاک عوسمان ئاوا بێدوتی کاکە بەخوا تۆم خۆش دەوێ، بەڵام ئەمان کەڕامەتت دەشکێنن، یان دەبێت تەحمل بکەیت یان دەبێت لێرە ڕاکەی. بە منیان وتووە ئاگاد لە خەسرە و بێڕانەکە، شەو ئەیکەین بە مەزەی خۆمان. منیش بۆ خوا پێت دەڵێم ڕاکە. زۆر مەمنونی بووم. تەنها کراسێک و پانتۆڵێکی کابۆم لە بەردا بوو. هیچ پارەشم پێ نەبوو. داوای 50 دۆلاریشم کردبوو بە ناوی ئەو قاچاقچیانەوە بێت کە ئاریە سوورە. فریان نەکەوتم ئەو پارەیەم بەدەست بکە. لە شوقەکە ڕام کردە دەرەوە، نەمدەزانی بۆ کوێ بچم. هیچ جێگایەک شارەزا نەبووم. ئەستەمبوڵ زیاتر لە 18 ملیۆن کەسی لێبوو. یەکەم جارمە بێمە ئەستەمبوڵ. مانگی نوێیە بە شەودا ئەستەمبوڵ زۆر ساردە. زۆر گەڕام و کوردم نەبینی. بەسەر ئەو جادانەدا گۆرانی ماملێ و حەسەن زیرەک و چیم لەبەر بوو هەموویم وت. هەموو تورک تەماشای دەکردم، یەک کوردم نەبینی. چوومە مزگەوت بۆ نوێژەکان، بە عەرەبی قسەم دەکرد. یەک مەلا عەرەبی نەدەزانی. شەو ساردە و یەک کراسم لە بەردایە. سەرمامە هەڵدەلەرزم. پارەم پێ نییە و برسیمە و کەسیش ناناسم. تووڕە بووم، سوێندم خوارد دەسمەوە کوردستان، تۆڵە لەو قاچاقچیانە دەکەمەوە. ئاگر لە چاوم دەباری. بڕیارمدا خۆم تەسلیم بکەمەوە بە پۆلیسی ئەستەمبوڵ بۆ ئەوەی بگەڕێمەوە سلێمانی. ڕۆشم سیارەیەکی پۆلیسم بینی و چوومە لای وتم بن ئیراکیم، پاسپۆرت ماسپۆرت یۆک. ئەوەندە فێر ببووم کابرای پۆلیس هەر جوابیشی نەدامەوە. منیش خۆم تووڕە کرد و ئەو ڕستە سەر و گوێلاک شکاوم دووبارە کردەوە. زانی هەڵدەلەرزم لە سەرماندا. زۆر پیاو بوو پۆلیسەکە وتی بڕۆ ناو سیارەکە و دانیشە. ئاگام لێبوو دەستی کرد بە جیهازکردن بە تورکی و دای بەیەکدا و باسی منی دەکرد و عێراقی و پاسەپۆرت و لەم زۆرە قسانە. هەستم کرد مەوزوعەکە منم. ماوەی چارەگێک لە ناو سیارەکەدا بووم، ئەوەندەم نەزانی پۆلیسێکیان هات. وتم ئێستا دەمبات، بەڵام یەک دنیا پسکیت و چۆرەگ و سمیتی بۆ هێنام. خواردنێکیان هەیە وەک نان وایە، خڕە کونجی پێوەیە، پێی دەڵێن سمیت. 8 ملیۆن لیرەی دامێ. ئەو کاتە 8 ملیۆن لیرە زۆر بوو. هەر 100 دۆلار لە تورکیا 33 یان 36 ملیۆن لیرە بوو. سمیت و پسکیتەکەم وەرگرت و پارەکەم دایەوە. کەسی 2 ملیۆنی تری خستە سەری. وتی ها ئەوە 10 ملیۆن. وەک بڵێت ڕازیت؟ منیش بەلامەوە سیر بوو. کەسی وتی دابەزە بە ئینگلیزی، ئێمە پۆلیسی ترافیکین، واتە مرور بوون. وتم ئەی ناتوانن بە پۆلیس بڵێن بمگرن و بمگەڕێنەوە بۆ عێراق؟ وتی با تەلەفۆنم کردووە ئێستا دێن ئەتبەن. خۆشحاڵ بووم بەس بۆ ئەوی بگەڕێمەوە کوردستان و تۆڵە لەو قاچاقچیانە بکەمەوە. سیارەیەک هات بە لورە لور و منیان بر بۆ جێگایەک ناوی قەرەقوول بوو
کە چوومە ژوورەوە شتێکی زلی کەچەڵ دانیشتە بوو لە دەرەوە منی بینی وتی سن پەکەکە دەموچاوی لەوە دەسوو کە مانگا جووی بێتی ئەوەندە چرچ و لۆچ و ترسناک بوو هەرزی ڕەم کردکەوای وتم ئەکمەک واتان نان ئەویش هەر دەیوت پەکەکە منیش دەموت ئەکمەک موتەرجیمێکی کرمانزیان هێنا وا بزانم 15 بۆ 20 کەس لەو ژوورەدا دانیشتە بوون هەمووی دەرەجەدار و کەچەڵ سەیری منیان دەکرد منیش لە ناوەڕاستیاندا وەستا بووم ئینجا وەرە خەسرە و دڵت شەق نەبات و زیڕە نەکەیت و پێشت بڵێن پەکەکە پرسیاریان کرد منیش بە ڕازگۆیی باسەکەم کرد ئەوەی ڕوویدا بوو گێڕامەوە سوێن بەخوا شوێنەکەم بزانایە کوێ و بچوومایەتەوە سەری هەموو ئەو قاچاقچیانم بەخۆمەوە سنوورداش دەکردەوە بۆ تۆڵەسندنەوە لێیان لە سلێمانی ئەوەندە تووڕە بوو دوای کە وەزعەکەیان زانی چییە ئەوەندەم زانی گەورەکەیان هەڵسایە سەر پێ لە دڵی خۆم داوتم بەخوا ئەم هیچ و پیچە بە دەستی خۆی تەعزیبم ئەدا باوەڕ ناکەم بڕوان پێ بکە کەسی دەستی کرد بە گیرفانیا دنیایەک پارەی دەرهێنا ئەوانەشی دانیشتە بوون هەموو دەستیان کرد بە گیرفانیاندا و پارەیان دەرهێنا وا بزانم سەفتەیەک پارەیان دامێ دوای بژاردم بۆم دەرکەوت 8 ملیۆن لیرەیە پیاوە گەورەکە نامەیەکی بۆ نووسیم لەسەر وەرەقەیەک و دایە دەستم بە کرمانجەکەی وت بیبە بۆ ئەکسەرای کرمانجەکە بردمی تا تۆپ قاپی و لەوێەوە سواری پاسی ئەکسەرای کردم و بە سایق پاسەکەی وتبوو بمباتە ئەکسەرای لای وەتەنزاددا نزیک یابانسی شوعبە سایق پاسەکە لەم ڕێگایەوە بڕۆ ئەسیتە وەتەنزادە ئەوە یابانسی شوعبەیە ئیتر ئەدبنەوە بۆ عێراق نازانم بڕۆم یان نەڕۆم بەڵام هەر تووڕم گیرفانیشم پڕە لە پارە و بە عەقڵی خۆم وامزانی ئەو نامەیە کە کابرا بۆی نووسی بووم ئەدرەسە بەڵام نیشانی هەر کەسم ئەدا دەستی دەکرد بە گیرفانیدا و تۆپەڵێک پارەی دەدامێ لەوانەیە لە 10 کەسم پرسی بێت نائومێدیان نەکردوم هەر 1-2 ملیۆنیان ئەدامێ هەر کەسێکشم ئەبینی پێم ئەوت وەتەنزادا یابانسی شوعبە ئیتر وردە ناردیانم ئەو کاخەزەشم نیشانی هەر کەس ئەدا لە ملیۆنێک لیرە کەمتریان نەئەدامێ نیوەی شەوە لە ئەسکەرای لە بەردەم میترۆکەدا 2 ساری پۆلیسی لێبوو چوومە لایەن وتم بن عێراقی پاسپۆرت ماسپۆرت تۆک وتیان نەچیتەوە بۆ عێراق سەدام ئیعدامت دەکا ئەو شەوە لە ناو ساری پۆلیسەکاندا خەوتم ئەوانش کە نامەکەیان بینی دەستیان کرد بە گیرفانیاندا و پارەیان دامێ بەیانیش بەیەکەوە نانمان خوارد و دوای بە سیاری خۆیان بردیانمە بەردەم یاباسی شوعبە چوومە ژوورەوە سڵاوم کرد 1 کەس وەڵامی نەدامەوە تەماشای 2 گۆڵیان دەکرد دوای 10 دەقیقا یەکێکیان ڕەحمی جوڵاوتی چیت دەوێت قەوانەکەم لێدایەوە بن عێراقی پاسپۆرت یۆک نامەکەم نیشاندا وتی بیبەن بۆ سزن وتم ئۆخەی گەیشتم بە ئاواتەکەی خۆم کە چووم پڕ بوو لە کورد ڕەفیقێکم بینی وتم ئەو بۆ گیراوی وتی نەگیراوم خۆم هاتووم ئەویش خەریک بوو شێت ببێ وەزعەکەم بۆ گێڕایەوە وتی ئەی بۆ نەچووی بۆ لای کاگیوا لە بیوک چەکەمەچەیە کە مالی برازای لەوەیە وتم زامن سوزانم زۆر ماندوو بووم چاوم چووە خەو بانگیان کردم و وتیان کەریم بابێت بۆ تەحقیق چوون کوڕێکی کەرکووکی متەرجمم بوو ئەویش خۆی سزن بوو مەحەقیقەکە وتی ببوورە ئێمە ناتوانین بتگرین دەبێت تۆ لە قەرەقوولەوە بنێردرێ بۆ لای ئێمە و مەحکەمە بکرێ ئینجا ئێمە ئەدگرین و سنوورداشت ئەکەینەوە تکایە بچۆ دەرەوە منیش خۆم تووڕە کردووتم ناسمە دەرەوە دەبێ بمگرن و لەم قسانە کوڕە کەرکووکێکە شێت بوو وتی بۆ وا دەکەی بڕۆ دەرەوە وتم کاکە کەس ناناسم وتی ئەی هاوار ئەستەمبول پڕە لە کورد بڕۆ دەرەوە بەخوا تۆ شەنست هەیە گەڕامەوە بۆ سزنەکە وتم شتم بەجێ هێشتووە باش بوو خێرا بە هاوڕەکەمم وت ڕەقەمەکەی هیوای قوماشم بدەرێ وەرم گرت و لە یابانسی شوعبە هاتمە دەرەوە لە دڵی خۆم داوتم خۆ من پارەم پێ نەبوو ئێستا گیرفانم پڕە لە پارە کەس تەعەدای نەکردووە وا خۆم مشەوەش کردووە بڕۆ بۆ بیوک چەکمەجا بۆ لای هیوا قوماش و تۆڵە لە بیرکە و بەرەو ئەوروپا بڕۆ هەرکە هاتمە دەرەوە قەمسەڵەیەکی گەرمم کڕی بەڵام شاس گۆرەوی تازە و پێڵاوی جوانم کڕی پانتۆڵ و ملپێچ خۆم نوێ کردەوە هێشتا 110 ملیۆن لیرەم پێبوو
بیو کچەک مەجات 35 دقیقە لە ئەستەمبوڵ دوورە، شارێکی سربەخۆ بوو وەک سەرسنار و سلێمانی. گەیشتمە ئەوێ تەلەفۆنم کرد، کوردەکان هاتن بە دەممەوە، چوومە ئەوێ و لەوێ مامەوە. دەستم کرد بە کارکردن لە غەسلەکەی هیوای قوماش، بە خۆڕایی کارم دەکرد بەس بۆ ئەوەی شەوان جێگام بکەنەوە بەیەکەوە بین. کاک هیواش حەقی منی کردووە 50 دۆلارەکەشی بە شەقلێ سندبوونەوە، پارەکەی بۆ هێنامەوە. بەڵام من هیچیانم نەبینی لە قاچاقچیەکان. ڕۆژێکیان نەبێت یەکێکیانم بینی لەم شارەی خۆم لە نەرویز تەماشام کرد لە مزگەوت هاتە دەرەوە نوێژی دەکرد. وتم تۆ عوسمان 650؟ وتی ئەوم زانی تووڕم. وتی ئێستا نوێژ دەکەم و حەزم کردو و ماڵی خوشکێکم لێرەیە لە بەڕیتانیا، بە سەردان هاتوو. 16 ساڵیش بەسەر وەزعەکەدا ڕۆشتە بوو. ئیتر منیش هیچم نەداوە بە چاویاندا، ڕێزم گرت و ڕۆشتم، وا بزانم نیان ناسیمەوە. بەردەوام کارم دەکرد بە خۆڕایی تا شارەزا بووم لە ئەستەمبوڵ. دوای چوومە سەمونخانەیەک و دەستم کرد بە کار لەوێ، هەر لەوێ ژوورێکیان دامێ و سیارەیەکیان دامێ. سەمونم دابەش دەکرد، لەگەڵ کوڕێکدا ناوی ڕەفعەت ئابێ بوو. هاوکاری ئەوم دەکرد بەیەکەوە، واتە ئەو وەستای من بوو. ژوورێکی تریش لە تەنیشمەوە بوو، چەند کوڕێکی کرمانزی تێدا بوو، ئەوانش لە سەمونخانەکە کاریان دەکرد. زۆر کوڕی چاک و دیندار بوو. نوێژ و شتمان هەر بە جەماعەت بوو، هەمویان خەڵکی دیار بەکر بوون. بەڵام من بە تەنها لە ژوورێک بووم. دیار بوو ئەوان برا و ئامۆزا و شتی وا بوون، بۆیە هەمویان بەیەکەوە بوون. منیش تەنها بووم، جار و بار هەر بۆ خۆشی دەچوومەوە بۆ غەسلەکە بۆ لای هاوڕێکانم. بەڵام جێگای من زۆر خۆش بوو لە ڕووی ئەمنیەوە، زۆر باشتریش بوو. لەو بەریشمانەوە ژوور و نیوێکی لێبوو، کۆمەڵێک کوردی تێدا دەژیان. دەمزانی قاچاقچین، بەڵام نەمدەناسین. هەروتم پرسیاریان دەکەم لەو کوڕانی هاوڕێم، بەڵام هەر لە بیرم دەچوو. هەر جارێک یەکتریمان بدیبایە سڵاومان دەکرد لە یەکتری. بەردەوام ئەو ژوورەش 4 کەس بۆ 5 کەسم تێدا دەبینی، ناویشیانم دەزانی. شەوێکیان گوێم لە قیژەی ژن و کچێک بوو، بە کوردی هاواریان دەکرد. بۆ خاتری خوا، بۆ خاتری پێغەمبەر شەرەفمان مەشکێنن. خۆم پێنەگیرا چوومە دەرەوە و نزیک بوومەوە. لە ژوورەکە گوێم لێبوو یەکێکیان ئەیوت هاوار مەکە با نەمانگرن، زوو دایکە نەبانە زاتمان بێ. منش هەر گوێم گرتە بوو، کچەکە دەیوت ئاخر من کچم حەیام مەبن. دایکیشی دەیوت چیتان دەوێت لە منی بکەن و وازدە و بێنن. یەکێک لە کوڕەکان داوای شتی خراپی لە کچەکە دەکرد. هەموو گیانم سوور ببووە، نەمدەزانی چی بکەم. دەمزانی 4 بۆ 5 کەسی لێیە، شەڕکردن لەگەڵیان هەروە ئاسان نییە. چوم سەیدا حلمیم هەڵسان، برا گەورەکەیان ناوی حلمی بوو کرمانجەکان. زۆر دیندار و خواناز بوون. تا تێم گەیاندن گیانم دەرچوو، هاتن بە دەمەوە ڕۆشتین. منیش بە چەقۆوە، ئەوانش بە دار و چەقۆوە لەگەڵم هاتن. بە توندی کێشان بە دەرگاکەدا بە سەیدا حلمیم وت بە تورکی قسە بکە با بزانین تورکین و بڵێ پۆلیسین. هاواری کرد ئام نەقۆیم، زنێوی تورکەکان بوو. ئەوی ژوتی پۆلیسین دەرگاکە بکەنەوە، دەنا دەیشکێنین. وەڵا دەنگ نەما، منیش هەر ئەمدا لە دەرگاکە کچ و ژنەکە کردیانەوە. سوپاس بۆ خوا فریایان کەوتین. ژنەکە ڕوت و قوت بوو، کچەکەش زلەکانی دڕابوو. باوەشی کرد بە مندا، بەتانیەکی لە خۆ پێچا بوو. هەر ئەیوت تەعەدا، وای زانی ئێمە تورکین. منیش وتم خوشکی من خەم مەخۆ، ئاگام لێبوو، هاتم تا تەعەداتان لێ نەکەن. زانی کوردم دانەویەوە تا قۆنەرەکانم ماس بکە. منیش نەمهێشت، بەڵام دەستم کرد بە گریان بۆیان زۆر خەفەتم خوارد. ناردم نە ژوورەکەی خۆم و جلو بەرگەکانیان هێنا. ئەو خوێڕیە کوردانی تریش لە پەنجەرەی حەمامەکەوە هەمویان ڕایان کردبوو، کەسی لێ نەمابوو. گڕم بەردایە ژوورەکە بۆ ئەوەی بیر نەکەنەوە جارێکی تر بگەڕێنەوە. زیاد لە 20 وەرەقەشم لە گیرفانی یەکێکیاندا دۆزیەوە. بە ژن و کچەکەم وت نێنە دەرەوە بە هیچ شێوەیەک، من ئەو ماڵە دەسووتێنم، خواردن لە سەلاجەکەدا هەیە، بەیانیش دێمەوە بۆ لاتان، نێنە دەرەوە تکایە. لەوەی کە ڕابورد، لەوەی کە شکا، لەوەی کە نەبوو، لەوەی کە ڕژا، خەفەت مەخۆن. ژیان ئەگەر ئاسان بواە بە گریان دەستی پێ نەدەکرد. ئەو ژوورەم سوتاند و بە سەیدا حلمیم وت پەیوەندی بکە بە پۆلیسەوە، هەر خۆشی قسە لەگەڵ پۆلیس بکات و بە دووریان بخاتەوە لەو ژوورە کە منی لێبووم. ئێستا ئافرەتەکانی تێدایە.
دوای سوپاندنی ژوورەکە منیش ڕۆشتم لە غەسلەکە مامەوە. هەڵکەوتە ڕەش ناسراو بوو بە هەڵە دەبابە و شێخ ئەرسەلانی برای شێخ بورهان لەوێ بوون. زۆر کوڕی چاک بوون، هاوڕێی خۆم بوون، بەڵام ئەوان دایان خواردەوە. ویستم بڕۆم. ئەرسەلان وتی بەخوا لەبەر تۆ ناخۆمەوە، ئەم شەو مەڕۆ لێرە بە. منیش خواخوای خوڵقا گورگانەیەکمە، بۆیە خێراوتم باشە. دەم و ئێوارە بوو نانمان دروست کرد، خەریکی قسەی خۆش و نان خواردن بووین. یەکێک لەو کوڕانەم بینی کە لەو ژوورەدا دەژیا هات، کەمالی دەناسی. هەر بینیم ئەوەندە تووڕە بووم هەموو گیانم بوو بە بورکان. هات دانیشت، کەسیان نیان دەناسی بێزگە لە کەمال. کەمال ناساندی بە ئێمە وتی ئەوە کاک سیروانە، ماڵەکەیان سوتاوە، ئەم شەو لای ئێمە دەبێ. کەوای ود من شێت بووم، سپاندم بەگوێ ئەرسەلان داوتم ئەم شەو من ئەم هەتیوە دەکوژم. ئەرسەلان وتی بۆ؟ هەموو وەزعەکەم بۆ گێڕایەوە. ئەرسەلان زۆر تووڕە بوو، لە تاواندا لێوی خۆی دەگەست. منیش ڕووم کردە سیروان و وتم ئەو ژوورە هی ئێوە بوو کە ئەم شەو دوو ئافرەتەکەی تێدا سوتا؟ ئەوە چی بوو؟ کەوام و ڕەنگی تێکچوو. سیروان غاز تەقیوە پیایدا. وتم ئەو ناوە بووە بە پۆلیس و من نەموێرا بمێنمەوە، هاتووم بۆ ئێرە. کەوام و یەکسەر هەڵسا و ڕۆشت. هەرچەندە کەمال وتی بمێنەوە ئەم شەو لێرە بە. وتی نا، دەبێ بڕۆم. وەزعیم باش تێکدا، بەس خێری پێوە بوو کە ڕۆشت. ئەو شەو لەوێ بمایەتەوە من و ئەرسەلان خراپمان بەسەردەهێنا. هەرچەندە دوای بیسمان کە لێۆنان لەگەڵ دوو کەسی تردا بەچەقۆ کوشتیانە. بەیانی چوومەوە بۆ کار لەگەڵ سەیدا حیلمی قسەم کرد. وتی پۆلیس هاتوون، بەڵام زۆر نەبوون، تەنها ئەوانەی فەرمانبەری ئاگرکوژێنەوە بوون لەوێ مابوونەوە تا درەنگ. تەماشام کرد، هەموو هاوکارەکانم لە فڕنی سەمونەکە تەماشام دەکرد. بە جۆرێک تەماشایان دەکردم، خۆشم لام سیر بوو. بە تورکی وتم نە ئوڵدو نەوار نەیۆک، واتە چی ڕوویداوە، چی هەیە؟ هیچ بووە؟ ڕەفعەت ئابێ هات ماسی کردن. بە تورکی چۆخچۆخەکەی وت ئیتر زانیم زۆر ڕازیە. چوون بۆ لای حیلمی وتم سەیدا بە پەترۆنەکەمت نەوتووە؟ پەترۆن واتە وەستاکەمان، خاوەن ئیشەکە ناوی ئایدن بوو. حیلمی بەرێ وەڵا پێمان وتووە. زۆر ترسام، وتم بەخوا دەرم دەکا. چەند سەعاتێک سەمونماندا بەش کرد و گەڕاینەوە بۆ سەمونخانەکە. تەماشام کرد ئایدن ئابێ لەوەیە کە منی دی هاواری کرد کەریم گەل واتە وەرە. منیش وتم ئیڤید ئابێ واتە بەڵێ. کاکە حیلمی بان کرد بووە متەرجمم. ئایدن ڕۆژانەکەتم کرد بە 2.5 ملیۆن، پێشتر 1.5 ملیۆنێکم هەبوو، تەنها 1 مانگ بوو ئیشم دەکرد. ئینجاوتی بڕۆ تا 1 هەفتە مێرەوە بۆ کار، ئیشی ئەو خێزانی کە پاراستوتانە ڕایکە و ئینجا بێرەوە بۆ کارەکەت. ئەویش پارەی هەفتەیەک بۆ خۆت حەقی ئەوەی لەگەڵ ئەو ئافرەتانەدا دەبیت و 100 ملیۆن لیرەشی دامێ کە بیان دەم بەو دوو ئافرەتە. وتی ئەوە دیاریە، پاشان دوای هەفتەکە وەرەوە بۆ ئێرە ئیشم پێتە. زۆر دڵم خۆش بوو، هەر ئەموو چۆخ ساوڵ ئابێ، لەوانەیە 100 جار وتبێتم چۆخ ساوڵ ئابێ. دەستم لە ئیش هەڵگرت و چوومەوە بۆ لای دوو ئافرەتەکە. لە دەرگام داوتم خەسرەوم بیکەنەوە مەترسن. دەرگیان بۆ کردمەوە، هەردووکیان زۆر کزۆڵ بوون. وتم تۆ دایکی منیت، ئەویش خوشکی منە، بەس بەخوا دایکە نازانم ناوت چییە. وتی کاک خەسرە و گیان، من ناوم ڕووناکە و کچەکەشم ناوی تافگەیە. هەستم دەکرد تافگا زۆر تەریق دەبووەوە، بۆیە وتم تافگا خوشکێکم هەیە زۆر لە تۆ دەچێ، زۆریشم خۆش دەوێت، تۆش وەکو ئەو خوشکەم وایت بۆ من ئەزانی. خۆشحاڵی خۆمم بۆ دەربڕین و وتم من برا و کوڕی ئێوەم بێخەم بن، ئەم ماڵەش ماڵی خۆتانە. نەمویست هیچ باسێک بکەمەوە لەگەڵیاندا بۆ ئەوەی باسی هیچ نەکەن و ئیحراز نەبن. بەڵام ڕووناک خان بە گریانەوە دەستی کرد بە قسەکردن. تافگەشی خستە گریان، چیرۆکی ژیانی خۆیانی بۆ گێڕامەوە. ڕووناک خان لە سلێمانیەوە هاتین لەگەڵ چەند قاچاقچیەک، من و تافگە و پیاوەکەم و کوڕەکەم و برایەکەم. لە دوای ئەوەی لە ئەستەمبول مامەڵەمان کرد لەگەڵ چەند کەسێک بۆ یۆنان، لەم شەوانەی ڕابردوودا پیاوەکەم و کوڕەکەم و براکەم پەڕینەوە بۆ ئەو بەر. کەچی ئێمەیان گەڕاندەوە وتیان پۆلیس هاتووە، ئەویان بەسەر هێناین کە بینیت و بیستت. 20 گەڵاشم پێبوو، ئەو نامردانە لەیان سندم. کەوای وت دەستم کرد بە پێکەنین. ڕووناک خان خەسرە و گیان بەچی پێدەکەنی، بەخوا درۆ ناکەم.
وتم بەخوا دەزانم درۆ ناکەی، بەڵام پێکەنینم بە شتێک دێت کە قسەکانت تەواو کرد بۆت باز دەکەم. بڕوان ناکەیت چی ڕووی داوە، خەمت نەبێ بیزگەڵاکەت لای منە و نەفەوتاوە. لە ئەنجامی قسەکانی بۆم دەرکەوت کە ئەم قاچاقچیە سەخیفانە لە مێردەکەی و براکەیان زیا کردوتەوە بۆ ئەوەی لەگەڵیاندا ڕابوێرن. ئەوە ئیشی بەشێکی زۆر لەو قاچاقچیە خوێڕیانە بوو لە تورکیا و وڵاتەکانی تر بەگشتی. منیش باسەکەم بۆ کردو بیزگەڵاکەم دایەوە و 100 ملیۆن لیرەکەشم دایەوە. وتم چیتان دەوێ بۆتانی بکەم؟ باسی ئەوەم کرد کە وەستاکەم بە ئێوەی زانیوە و ئەم دیاریەشی بۆ ناردوون. هیچ خەمتان نەبێت، پارێزراون. ئێستا چیتان دەوێت تا بۆتانی بکەم؟ وتیان تەنها دەمانەوێت تەلەفۆن بکەینەوە بۆ کوردستان و بزانین هاوسەرەکەم لە یۆنانە یاخود گیراوە. لە بەرچاویاندا نوێژم کرد بۆ ئەوەی زیاتر دڵ ئارام بن لە من و وتم دەچین بۆ بازار جلوبەرگ و خواردن دەکڕین. لە ژیانمدا بەقەدەر ئەو ڕۆژە هیلاک نەبووم. کاکە ئافرەت هەر تەواو نابێ. لە بازارکردنیش ڕووم نەدەهات قسە بکەم. 50 دوکانیان کرد بۆ جلکڕین. ئەوەندە ماندوو بووم شل ببووم. تەلەفۆنیان کرد. سوپاس بۆ خوا هاوسەر و براکی و کوڕەکەی لە یۆنان بوون. هاوسەرەکەی قسەی لەگەڵ کردم وتی دەگەڕێمەوە بۆ تورکیا، ئەو ماوەیە بالای تۆ بن، زۆر مەمنونت دەبم. وتم کارێکی باش دەکەی، بێخەم بە پارێزراون، وا بزانە لە ماڵی خۆیاندان تا 3 ڕۆژ لە ژوورەکەی من بوون. منیش دەچووم بۆ لای جەماعەت لە غەسلەکە. هاوسەرەکەی گەڕایەوە، ناوی کاک بەرزان بوو. زۆر مەمنونی دەربڕی. 20 وەرەقەکەی لە ڕووناک خان سندەوە و دایە منیش لێم وەرنەگرت و عەرزی کاک بەرزانم کرد. بۆ پارە کارم نەکردووە، بەڵکو بۆ خوا کردومە. گەر بۆ پارە بووایە نە بیزگەڵاکەم ئەدانەوە نە حەقیشم هەبوو بەسەریانەوە. زۆر مەمنونی دەربڕی و ڕۆیشتن. ئیتر نەمزانی چیان لێ هات. دوای 5 ڕۆژ چوومەوە سەر کارەکەم و ئاسایی کارم دەکرد. شەوی جومعە کاتێک کار تەواو بوو بووین ئایدن ئابێ هات بۆ لام. وتی مەڕۆڕەوە بۆ ماڵەوە، دەچین بۆ ماڵی خۆمان، جەماعەتم دەعوەت کردووە. یەکێکش لە کرمانجەکان بۆی تەرجومە دەکردم. ئەو شەوە چوین بۆ ماڵی ئایدن ئابی لە بیوک شار تا بڵێ جێگایەکی خۆش بوو. ئایدن ئابێ ئاهەنگی بۆ من گێڕابوو لەسەر ئەوەی خانووەکەم سوتاندووە و ئەو دوو ئافرەتەمان ڕزگار کردووە. کچەکەی ئایدن ئابێ هات ناوی یاسەمین بوو. لە کچی ناو فلیم و شتەکان دەچوو. ئەوەندە جوان بوو. ژنەکەشی ناوی جەمیلە بوو. لە کچەکەی جوانتر بوو بە دایکم بێت. کرمانجەکان پێیان دەوت ئابڵە جەمیلە. 2 کوڕی هەبوون بە ناوی ئیبراهیم و عەلی. زۆر ڕێزیان لە من گرت و منیش ڕێزی زۆرم لێگرتن. هەڵساین بۆ نوێژی شێوان واتا مەغریب. من پێش نوێژیم کرد بە دەنگەوە. قورئانم خوێند، هەستم کرد کاک ئایدن ئەگری. نان دانراو لەسەر نان ئایدن بسملای کرد و تۆزێک نانی خوارد و لەسەر نانەکەی نیو قاب عارەقیشی خواردەوە. دەست کرا بە قسە. یاسەمین بە عەرەبی قسەی لەگەڵ کردم، عەرەبیەکی لوبنانی. وتم ئەوە چۆن فێر بوویت؟ یاسەمین لە ماردین لە زانکۆ دەخوێنم، بەشی زمانی عەرەبی. وتم ئەی چۆن ئێستا لە زانکۆنیت؟ وتی ئەم ساڵ ناڕۆمەوە زانکۆ لەبەر ئەوەی دایکم نەخۆشە، هاوکاری دەکەم. من و یاسەمین قسەمان دەکرد و سەرنجی هەموو مەجلیسەکەمان ڕاکێشا بوو. ئەویش زوو تەرجومەی دەکردەوە بۆ باوکی. هەردووکمان حەزمان دەکرد عەرەبیەکەمان دەمەزەردا بکەینەوە. وتم یاسەمین بە باوکت بڵێ خەسرە و دەڵێت پیاوێکی زۆر باشە، بۆ نوێژ ناکات. ئایدن چۆن نوێژ ناکەم؟ هەموو جومعەیەک ئەڕۆم بۆ مزگەوت. تورکەکان عادەتەن 1 هەفتە نوێژ ناکەن. دوای بۆ نوێژی جومعە دەچن و دەڵێن پاک بووینەوە. دوای قسەی زۆر و مناقەشە قەناعەتی کرد کە نوێژ بکات و ئیتر عارەق نەخواتەوە. یاسەمین کەریم لێرە بەرنامە چییە؟ وتم دەچم بۆ ئەوروپا. ئەویش وتی ئەچیت بۆ یۆنانستان؟ تورک بە یۆنان دەڵێن یۆنانستان. وتم بەڵێ. ئەو شەوە قسەی زۆر کرا و شەوێکی زۆر خۆش بوو. هاتینەوە بۆ ژوورە سارد و سڕ و بێکەسەکەمان و لەی خەوتین بۆ ڕۆژێکی نوێ. بەردەوام خەریکی کارکردن بووم. دوای چەند بەیانیەک وەک ڕۆژانی ئاسایی چوین بۆ دابشکردنی سەمون. من سیارەکەم لێ دەخوڕی لەگەڵ ڕەفعەت ئابێ. کەوتینە بۆسەی ترافیک و پۆلیسی هاتوچۆ. لەبەر مخالەفەیەکی من وەستاندیانین و داوای ئیجازەی سایەقیان کرد. منیش هیچم نییە. ئەنجاوتیان پاسپۆرت. گیرام کەلەپچەیان کردم و ناردیانم بۆ قەرەقوڵ بەرەو سنوورداشی بۆ عێراق.
خسمیانە زیندان و هەرسی پارە و پولیش کە هەم بوو نزیکەی 30 وەرەقە لە ژوورەکەمدا بوو و 2 ملیۆن لیرەش لە گیرفانمدا بوو. هەمویان لێ سندم. هیچ هیوایەکم نەما. لە ئەستەمبول گیرام نزیکەی کاتژمێر 11 شەو بوو. چاوم نا بە یەکدا و خەوم لێکەوت. زۆر بێزار بووم. پێشتر حەزم لێ بوو سنوورداش بکرێمەوە. کەچی ئێستا خەفەت دەخۆم بۆ ئەوەی سنوورداش نەکرێمەوە. بەدەم خەم و خەفەتەوە خەوم لێکەوت. ئەوەندەم زانی دەرگای زیندانەکەم بۆ کرایەوە. هاوار کرا کەریم ئابێ گڵ بوردا. واتە وەرە بۆ ئێرە. وتی ئازادی. منی ژوان دەزانی ڕادەبوێرێ. کەسی دووبارەی کردەوە. بڕۆ لێرە مەوەستا. بردمیانە ئەودی و دەرگایەکی ترەوە. تەماشام کرد یاسەمین و باوکی و ڕەفعەت و ئابێ و هەرسی کرمانزە وەستاوە لە ڕێم. سواری سیارە و مارسیدسەکەی ئایدن ئابێ بووم و هاتمەوە بۆ ماڵەوە. ئایدن ئابێ بوو بە کەفیلم. کەفیلی 100 ملیۆن لیرە کە ئەبێ لە دوای 15 ڕۆژ لە وڵاتە نەمێنم. بەیانی کە چوومە سەرکارەکەم چوومە لای ئایدن ئابێ و وتم من دەڕۆم بۆ یۆنان با پارەکەش لە تۆ نەسێنن. زۆری پێ ناخۆش بوو قسەی نەکرد. خۆم پێچایەوە چوون کۆڵە پشت و کەرەستم کڕی بۆ ڕێگای یۆنان. وەزبەی هیوای قوماش ئامادە بوو بەرەو یۆنان. کۆتایی شەو یاسەمین هات بۆ لاموتی کاریم ئابێ مەڕۆ بۆ یۆنان باوکم لە ماردین ئۆتێلێک دەسێنێت. دەچین بۆ ئەوێ لەوێ پێکەوە کار دەکەین. ئیقامەی تورکیاشت بۆ وەردەگرین. وتم تۆ من ناناسی منیش تۆ ناناسم. ناکرێت لەم وڵاتەدا بمێنمەوە کە هیچ داهاتوویەکم تێدا دیار نییە. من پێویستە ژن بێنم و منداڵم هەبێت و ماڵم هەبێت. وەک هەموو کەسێکی ئاسایی دەمەوێت بژیم. ئێستا ئەم بینی لە قەرز ئەچم. نە ماڵم هەیە و نە ژیان و نە هیچ. یاسەمین کەریم من شوت پێ دەکەم و ژیان دروست دەکەین. لێرە بە مەڕۆ بۆ یۆنان. وتم نوکتەیەکی خۆشە. چۆن شوو بە من دەکەی تۆ نازانی من کێم؟ وتی تۆ ئەو کەریمەی کە ئافرەتەکان ڕزگار کرد. ئەوەنم بەسە بۆ ناسینی تۆ. وتم یاسەمین ئەوە بڕیارێکی خێرایە. ڕۆژێک کە تۆ پەشیمان بیتەوە ئاسانە. هەروەک وتم هیچ داهاتێکم نییە. دەبمە سوالکەری سەرزادەکان لەبەر ئەوەی زۆر ڕێزی تۆم لایە. بەڵام ببوورە من دەڕۆم بۆ یۆنان و ئەم شەو خواحافیزی دەکەم و هەر ئەم شەویش دەڕۆم و نامێنمەوە لەبەر باوکی شت با 100 ملیۆن غەرامە نەکرێت. یاسەمین دەستی کرد بە گریان و ملوانکیەکی ئاڵتونی لە ملدا بوو. دایە من و منیش لێم وەرگر. لە فیلمی ئیبراهیم تاتڵی ساز دەچوو. زۆر سوپاسم کرد و دوایی دامەوە و وتم دیارەکەم بۆ هەڵبگرە لای خۆت. من دەچم بۆ یۆنان با نەفەوتێت. پەیمان بێت دەگەڕێمەوە و لێت دەستێنم. خۆی زۆر لێم نزیک کردەوە بۆ ماسوشتیوە. منیش شعرە تەسەوفەکەی مزگەوتم لە بیرما بوو. وتم یاسەمین ئەوەندە خۆتم لێ نزیک مەکەرەوە با هەردووکمان گوناهبار نەبین. ماسکردن ئاسانە بەڵام با بڕۆینە جێگایەک با خوا ئاگای لێمان نەبێت. من هەرگیز لە ماسی خۆشەویستەکەم ناترسم. لەو تاوانە دەترسم کە لێی پەشیمان دەبمەوە. ئیتر سوپاس بۆ خوا ئەویش دامرکایەوە و منیش خوای پەروەردگار ڕەحمی پێکردن. ماڵ ئاوایمان کردو. ئەو شەوە 110 کەس سواری لۆریەک بووین بۆ سەر ئاوی گەورەی نێوان یۆنان و تورکیا. دوای پەڕینەوە لە ئاوی سنووری تورکیا و یۆنان 3 شەو بە پێ ڕۆشتین گیراین و سنوورداش کراینەوە بۆ تورکیا. تورکیاش سنوورداشی کردینەوە بۆ یۆنان. هەرچی کۆڵە پشت و خواردن هەبوو هەموویمان لێ سندرا بوو. هیچمان پێ نەما بوو. 26 ڕۆژ بەڕێگاوە بووین گژ و گیامان دەخوار. لاواز و سز بووین ڕێگەمان لێ تێکس بوو. چەند جارێکی تر لە نێوان تورکیا و یۆناندا تۆپتۆپێنیان پێدەکردین. زۆر بێزار بووم. جیا بوومەوە لەو وەزبەیە. ڕۆشتم بەرەو دێک لە نزیک دەیەکە خانوویەکی لێبوو. وتم دەڕۆم لەو ماڵە داوای نان دەکەم. دایان باشە ئەگەر نەشیاندا یان دەمگرن یان ڕادەکەم. لە دەرگای ماڵەکەمدا دەنگ نەبوو. کەس نەیکردەوە. عەسرێکی درەنگ بوو. لە ڕاستیدا زۆر دەترسام. جلو و بەرگم دڕاو و پێڵاوەکانم بنی پێوە نەما بوو. هەمووی کون ببوو. زۆر ساردیش بوو. سڵکن و بۆنم لێ دەهات و قژ و دەم و چاوم قوڕاوی بوو. بەسەر دەرگای ماڵەکەدا چوومە ئەودی و دەرگاکەوە کەس لە ماڵ نەبوو. چوومە پشتی ماڵەکە. مەتبەخەکەم بینی 26 ڕۆژە نانم نەخواردووە. وەک بزن گیام ئەخوارد. هەر چۆن بوو لە پەنجەرەکەوە چوومە ژوورەوە کە سەلاجەکەم کردەوە مریشکێک پاڵکەوتووە بە ناز و مەکرەوە.
تەماشام کرد پیاز و نان و کێک و هەرسی خوا پێی خۆش بێت لەو ماڵەدا هەبوو. منیش دەستم کرد بە نان خواردن و مریشک سوورکردنەوە. بێ ئێوە ناخۆش تێر و پڕم خوارد و خۆم کرد بە حەمامەکەیاندا. جوان و پاک خۆم شۆرد. قێزم نەهات جلەکانی خۆم بکەمەوە بەرم. ئەوەندە بۆنی بۆ گەنی لێدەهات. کەنتۆری ئەو ماڵم کردەوە وەک بڵێ ئەو ماڵە چاوەڕێی من بن. ئەوەی من پێویستم بوو لە کانتۆرەکەدا هەبوو. قاپ و قاچاقەکانم شۆرد و تاو شتەکانم لەسەر مێزەکە دانا و گوڵێکی لاسیکی لێبوو. گوڵەکەم خستە ناو قاپەکە و چوومە ژووری نووستنەکەیان. وتم 26 ڕۆژە لەبەر باران و سەرمادا دەخەوم با تۆزێکیش لێرە بخەوم. خەوم لێکەوت. نازانم چەند خەوتم. ئەوەندەم نەزانی تاپڕ بە دەستێک لولەی تاپڕەکەی دەکێش بە سرمدا و هەر دەڵێت ئیلازۆ ئیلازۆ. ژنەکەشی لە پشتیەوە هەردەیوت پەریمەنی پەریمەنی. تەماشام کرد پیاوێک لە تەمەنی باپیرمدا بوو لولەی تاپڕەکەی لەسەر سرم داناوە. خوایە گیان نازانم بڵێم چی. بە ئینگلیزی بە کابرام وت من کوردم و ڕفیوزیم برسیم بوو هاتوومەتە ماڵتان و ئەو قسانم بۆ کرد. بەڵام هیچ تێنەگەیشت. لە دڵی خۆمدا زانیم ئەوە زۆر ناحاڵیە. دەستم کرد بە پێکەنین و سەرنجم ڕاکێشە و سرم داخست و 34 جار وتم پلیس پلیس. لولەکەیم بەرز کردەوە بە دەست و لەقەیەکمدا لە پیاوەکە تاپڕەکە لە دەستی کەوتە خوارەوە. تەماشام کرد فیشەکیشی تێدا نییە. پیاوەکە زۆر گوناح کەوت بوو. چوم سەری ماس کرد و سیلاحەکەم دایەوە دەستی. چوومەوە لای ژنەکەی و دەستی ماس کرد و بە ئیشارەت بانگم کرد جلەکانم نیشاندان و قاپ و قاچاقەکەم نیشاندان کە بۆم شۆردون و گوڵەکەم خستۆتەوە ناوی. هەر چۆن بوو تێم گەیاندن کە ئەو جلانم پێویستە. بەڵام بەخوا پارەم پێ نییە. حەقەکەشی ناتوانم بدەم. ئەیتر زۆر بە ئیشارەت و ئینگلیزی و قسەی کوردی و جار و بارێش بە عەرەبی لێم تێک دەچوو هەر قسەم دەکرد بۆ ئەوەی مەمنونی دەرببڕم و نەترسن. وەڵا لەم قسانەدا بووم ژنەکە دەستی کرد بە قسە. ئەلێکس ئەلێکس شوێن من کەوت و چوو ڕسمێکی بۆ هێنام. هەر دەیوت تۆ لە ئەلێکس دەچیت. دەستی ئەهێنا بە دەم و چاومدا و سەیری وێنەکەی دەکرد و دەیوت ئەلێکس. تا ئێستا نەمزانی ئەلێکس کوڕێتی ماوە مردووە کوڕەزایەتی یان کچەزایەتی. هەر پێدەکەنیم بۆ ئەوەی شکایەتم لێ نەکەن. تۆزێکی پێچ و پیاوەکە دەستی کرد بە گیرفانیدا و 12,000 دراخمای پارەی یۆنانی دامێ. منیش وتم نامەوێ. وەک چۆن بڵێ گەمژە دەبیگرە تۆ سەعاتێکە دەپاڕیتەوە بەس تۆ پێویست بە پارەیە. 12,000 دراخماکەم لێ وەرگر. جارێکی تر دەستی هەردووکیانم ماس کردەوە. چوومە لای دەرگاکە وتم بای بای ماما و پاپا. کەوام وت پیاوەکە بەدەست ئاماژەی بۆ کردم و قەمسەڵەکەی خۆی داکەند و کردیە بەری من. جارێکی تریش دەستم ماس کردەوە. لە خۆشیدا بە کوردی وتم خوا حافیز. هاتمە دەرەوە. کات شەوە نازانم کات چەنە. ئایا بەیانیە شەوە؟ گەڕامەوە بۆ ئەو جێگایی کە وەجبەکەم تێدا بەجێهێشتە بوو. پیاوێکی پێنجوێنیمان لەگەڵ بوو ناوی خاڵە عومەر کەبابچی بوو. عومەری حاجی مەلا حەمە ساڵح. ئێستا جەنابیان هەر لە نەرویزن. خاڵە عومەر لە دوورەوە منی بینی بەو جلە جوانانەوە. ڕای کردوای زانی پۆلیسم. منیش هەرسی وتم خاڵە عومەر خۆمم تا هاتەوە بۆلم. ئەو بە منی دەوت مەلا. وتی مەلا گیان ئەوە لەکوێ بووی؟ باسەکەم بۆ گێڕایەوە. بە هەر حاڵ چوومە ناو وەزبەکەی خۆمان ئەو جێگایی کە ئێمەی لێبووین نزیک شاری ساڵۆنیکی یۆنان بوو. قاچاقچیەکان بردینیانە ناو ساڵۆنێک بۆ ئەوی بلیتی ئەسینامان بۆ ببڕن. کە چوینە ناو تەرمیناڵی پاسەکان ئەو خەڵکەی ئێمە هەموو لە مرۆڤی سەردەمی چاخی بەردین دەچوون. هەرچی لە پاسەکەدا بوو دابەزی لە تاوبوونی ئەو وەزبەیە. پۆلیس بەمەی زانی هاتن وردە وردە کەوتنە گرتنمان. وەڵام من گیرام. خارە عومەریش منی بینی لە دوورەوە. وای زانی ڕەفیقم پەیدا کردووە. هەرچی وتم مەیە. بابە مەیە هەر بە قسەی نەکردم. وتی مەلاگیان ئەوە چییە؟ وتم گیراوم. وەڵا کاکە ئەویشان گرت و خستیانە ناو سیارەوە. دەکەس گیرین. ئەو ناوانی لە بیرما من و خاڵە عومەر حەمە نەجم کەلاری و شێخ عەلی بێستان سووری و دوو کوڕی ڕانی ڕەوەند و ئاری ئەوانی ترم بیر نەماوە. وتیان ئەتان نێرینەوە بۆ تورکیا. چوینە مەحکەمە وتمان پەکەکەین. خوای گەورە ڕەحمی پێکردین یەکی مانگێک حکوم دراین و لە زینداندا ماینەوە. دوای ئازادمان دەکەن و ئیقامەی 3 مانگمان ئەدەنێ. مانگێک لە زیندانی ساڵۆنیک بووین. ئەو ڕۆژەی گیرام چەند ڕۆژێکی مابوو پاییز ماڵ ئاوای بکە.
ئیتر شیعرەکەی یەغما من بیرکەوتەوە منیش سەر و گوێلاکم کردو بە کوردی لەسەر دیواری زیندانەکەی ساڵۆنیگ نووسیم. لێرە چیرۆکەکە ڕادەگرین. پشتیوان بەخودا لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز دەکەین. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکە ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.